بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتانێ بێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان لە هەر جێگەیەکەن دەخوازین کە هەموو لایەکتان ئینشاءالله تەندروست باش بن تاعەت و ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانتان لێ قبول بدەین ئینشاءالله. خۆشەویستانمان جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی سیگەوهەر لەگەڵ هاوکارم کاک شێخ فاتێ لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان ئینشاءالله سوودی دەبێت بۆ هەموو لایەکتان. سڵای خوا لەبێ کاک شێخ. سڵای خوا لەژناوی شەکردانێکیان سپاسان دەکەم. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. سپاسی خوا ئەکەین کە ئەمڕۆ لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە بە خزمەتەوەی ئازوو خۆشەویست گەیشتینەوە کە 16 سێشە و هەمان کات کە ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە و 16 سێ ئەو ڕۆژەیە کە 36 ساڵ پێش ئێستا کیمیابارانی شاری هەڵەبجەی شەهید کرا و بەڕاستی ئەو قوربانیە زۆر گەورانی لێکەوتەوەەوە لە خزمەتکە کە دانیارە باسیێومانە کردوتم کە ڕەمەزان 36 ساڵ جارێ ئەگەڕێتەوە شوێنی خۆی. ئێستا ڕەنگە هەمان هاوکاتی ئەو کاتە بێت و ئەو کاتەش خەڵک بە ڕۆژوو بێ لە هەڵەبجەی شەهید ئەو کاتە کە ینی ڕەحمیان بە خەڵک نەکرد ڕژیمی بەعەس و سەدام و ئەو جێیشە دڕوندەیی کە خوا تەفرت و نای کرد بەڕاستی ڕەحمیان بەو خەڵکە نەکرد لە مانگی ڕەمەزانە لە خەڵکێکی بێ دیفاع خەڵکێکی بێچارە کیمیاباران بکرێ بەڕاستی زوڵمێکی زۆر گەورە بوو. خۆی گەورە جارێکی تر ئەم میلەتەمان دووچاری زوڵمی ئەنفال و کیمیاباران نەکاتەوە کە دوو زوڵمی زۆر گەورەیە کە ئێستاش ئەبێ وەکو ئیحساسی ئینسانی بەڕاستی دانیار ئێمە خەفەت بۆ خەڵکی غەزە و موسڵمانانی فەڵەستین بخۆین هەروەکو چۆن بۆ بۆستنە و هێرسک و هەروەکو چۆن بۆ کشمیریەکان خەفەتە خۆین بە هەمان شێوە و ویژدانی ئیمانیمان و هەروەها دینداری ئەومان داوالیەکە کە بەڕاستی لە هەر شوێنێ زوڵم بکرێت تەنانەت ئەگەر موسڵمانیش نەبێ پێمان ناخۆش بێەوە چۆن بۆمان بکرێت دیفاعیان لێ بکەین ئەگەر و تەنها بە دوعا و دوعایەکی خێریش بێت. ڕاستە کاک شێخ خۆی باڵادەست لە قورئانی پیرۆزدا لە چەندین ئایەدا ئاماژەی بەوە کردووە کە سزایەکی قورس بۆ ئەوان داناوە کە زوڵم و ستەمەکەن. یعنی ئەمە بابەتێکمان ئەمڕۆ دیاری کردووە سەرنجامی ئەو کەسانی کە زوڵم و ستەمەکەن و پەیوەستی شەکەینەوە بۆی کە بینیمان حزبی بەعس و دار و دەستەکانی لە ئەو ساڵانە داوە وها لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا کە دەستیان بڕۆڵەکانی ئەم گەلە سوور بووە لە ئەنفال و لە کیمیاباران و چەندین ماڵوێرانکردنی دیکە لەلایەن ئەوانەوە ئەنجام درا بەڵام سەرنجامیمان بینی کە چیان بەسەرداهات کەمەش بەڵێنێکی خۆی باڵادەستەکە لەم دنیا و لەو دنیاش وانەی کە زوڵم و ستەم دەکەن دەبێت بەستای خۆیان بگەێنێت. ئەمڕۆ بابەتێکمان لەسەر ئەو بابەتە دەبێت ئینشاڵڵا کە بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی میوانمان دەبێت دواتر گفتوگۆی لەبارەوە دەکەین. بابەتە تەندروستیەکەشمان باسکردنە لە گرنگیدان بە تەندروستی ددان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زانی گرنگترین ڕێنمایەکان چییە بۆ تەندروستی ددانەکانمان چۆن پارێزگاریان لێ بکەین هەم لە ڕەمەزاندا هەم لە ڕۆژانی دیکەشدا بۆ خۆی گرنگی و تایبەتمەندێکی زۆری هەیە کە دواتر پزیشکێک میوانمان دەبێت و گفتوگۆ لەو بارە دەکەین و لە ڕەمەزاندا بە تایبەتی تر باشترین کات کێ بۆ شۆردنی ددانەکانمان چۆن پاکڕایان بگرین و ئەو خواردانەشی کامانن کە کاریگەی لەبێت لەسەر بەهێزکردنی ددانەکانمان. تەمە سەرەتا ئەچینە خزمەتی قورئان لە خزمەت کاکە فریاد جەمال کە تەشریفیان هێناوە بەڕاستی مەجلیسەکەمان بە قورئان ئەکەنەوە ئێرازێنەوە ئینشاءڵڵا. ئێمە خۆشحاڵین بۆی کە لە شەشەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە لە خزمەتی بەڕێز و خۆشەویستین دوعای خێرمان زۆر بۆ بکەین ئێمەش دوعاکەین بۆ ئێوەی ئازوو خۆشەویست و هەموو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی سیگەوهەر. کاک فرید یامە خێر بێ ئاخوا کاشیان فەرموو. خێر بێ بەگوێسان پێ ڕەبی. بەخێر بێت. تەمەنە چەندە کاک فرید؟ وەڵڵا تەمەنم 17 ساڵ. یاخوا تەمە درێژ بێ. چەندێکە لە خزمەت قورئانی پیرۆز و وانەکانی قورئانی پیرۆزدا. بسم الله الرحمن الرحیم بەنای خدای بەخشندەی میهرەبان. سپاس بەخوا کە ئەم دەرفەتتان بە ئێمە بەخشی کە لە خزمەتتان نابین بە خوێندنی قورئان و کە کورتێک لە باسی ئەوەی کە چەندێکە لەگەڵ قورئانن. من سپاس بەخوا ماوەی 4 ساڵە خەڵیکی قورئان و تێکەڵبوون لەگەڵ قورئان و دەنگقۆشی و ئیتر خوێندنی قورئان بەعام. زۆر باشە جا پێمان خۆشە گوێبیستی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز بکەین بە دەنگی بەڕێزتان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم
وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا ثم رددنا لكم الكرة عليهم وأمددناكم بأموال وبنين وجعلناكم أكثر نفيرا إن أحسنتم أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها فإذا جاء وعد الآخرة ليسوءوا وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا. يا خو سەرکەوتو بیکا کە فرێگیان خوارزاوەتە یاخۆ لەکوێ فێری قورئان بوویت و کێ مامۆساتان بوو؟ وەڵی لە سەرەتاوە هەر لە لقەکان بوون لقی کۆمەڵ لە چەند لقێکمان گۆڕیەوە دواتر لە مزگەوتەکان فێر بووینە و دواتر هەر بۆ خوێنی تەجوید چوومەتە لای مامۆستا فەرهاد خوای گەورە پاداشی بەخێری بداتەوە و دواتر بۆ خوێنی قیرات لای دوو مامۆستا قیراتم خوێنەوە مامۆستا فریات و دووبارە مامۆستا فەرهاد خوای گەورە پاداشی بەخێریان بداتەوە. لە مەقامەکان چی خۆت فێری مەقامەکان کردووە؟ ئەرە وەڵا سوپاس بخوا مەقامەکانیش شارەزایەکی کەم پێیا کردو. تا چەند دڵخۆشی بۆی کە خۆت لەگەڵ هاوڕەکانت ئەو شوێنانە و دەستگایانە میشۆ بەردەوام خزمەت بە قوتابیانەکەن لە بواری قورئاندا. وەڵا سوپاس بخوا کە ئەم خوای گەورە ئەو فەڵڵی داوە بە ئێمە کە لقێک هەیە بتوانین کە قورئانی تیا بخوێنین خوای گەورە پاداشیان بداتەوە چکە زۆر شوێن هەیە کە شوێنێکیان نییە کە قورئانی تیا بخوێنن و قورئانی لێ فێر بن خوای گەورە پاداشی مامۆستایان و پاداشی ئەوانە بداتەوە کە ئەم لقانەیان دانا و مەبەستیان فێرکردنی خەڵکیە بە قورئانی پیرۆز. چەند ڕۆژێکە لە سوشیال میدیا بینیم چەند خێرخوازێک لە وڵاتی ئەفریقا کوردن پرۆژەیەکیان ڕاگەیاندۆ بووی کە قورئان بکردن بۆ وڵاتانی ئەفریقا بۆ ئەو منداڵانی بۆ مەدرسانی کە فێری قورئانە بن. لە ڤیدیۆکە دیارە پیشانیە کە لەسەر تەختە قورئانەکان ئەنووسنەوە یاخود لەسەر چەند پارچە تەختەیەکیان پێوەیە قورئانە خوێندنەوە بەڕاستی ینی لەوێ کە زۆ مشتاقی لەبەرکردنی قورئانی پیرۆز و فێربوونن بەڵام بەو شێوازەیە ئەوەتە سپاس بۆخوا چەند خێرخوازە خەریکی و پرۆژێن لەوێ قورئانەکردن و ڕۆژانە کاک دانیار بەتایبەتی لە ئەفریقا هەندێک وڵاتی ینی تەمان زۆرێکیان مسلمانن زۆر باشن چەند مسلمانی ئاوا ڕۆشتبوون لێرەوە لە کوردستانەوە کە سەردانیوان کردبوو بۆ قوربانیکردن لە جژنی قوربانە شتی زۆر مەئساویان نەگەڕایەوە تەنانەت ئەیانوت ئەوەنە مناڵانە بە ئەدەب بوون ئێمە تۆزە شکلێتمان بردوو نەمازانیەوەنە هەر شکلێتیان نەبینیوە بێ ئەوەی منافەسە یەکەن بێ ئەوەی پاڵپاڵێن بکەن ئێمە خۆمان شوێنەکە یەکەش کلێتەکەمانەیە بەدەستیانەوە دوای ئەوە خوێنی حیوانەکە کە ڕژاوەنیان هێڵاوە بڕژێ لە تشتا کۆیان کردوەوەتی پێمانتون باش ئەم خوێنەتان بۆ چییە توانێکین بەشلە ینی شتێکی نییە بە ینی بیخۆن لە کاتێکا مزگەوتەکانیان هەر لەمەکە و خۆڵەکەیە هیچی تیان نییە تەنانەت باسی لەوە کردی کە ئافرەت لەوێ ئەمان بینی کە هیچ نەبوو سەری پێدا بپۆشێ هەتا سەری و سنگیشی دەرەکەوت کە ئاهات بۆ مزگەوت و نوێژیە کرد ئێمە بڵین حیجابەوەیە کە تۆ سەر و سنگدا پۆشیە بێ شتێکی بۆ بەرین بیا بەخۆیە هیچی نەبوو تاوەکو خۆی پێدا پۆشێت ماست بەداخەوانی لە وڵاتانە وای بەس خۆشبەختانە حەمدا چەند ڕێکخراوێکیشن لەو بارەدا کار دەکەم. باوەسەگیان دەست بکەین بە گفتوگۆ لەسەر تەوەری بەرنامەکەمان بە خێراتنی بەڕێز مامۆستا محەممەد بامۆکی زانای ئاینی بکەین ئەگەر ئامادە بێت پێم وا بێت ئامادەیە بابەتەکەمان لەسەر سەرنجامی زوڵم و ستەم ئەو کەسانی کە زوڵم و ستەمەکەن لە نێو کۆمەڵگادا سەرنجامیان بە چی دەگات وە خۆی باڵا دەست لە قورئانی پیرۆزدا چیان لەبارەوە دەڵێت وە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم چی دەڵێت.
عليكم السلام وسلام بخير بي ماشي قربان اخوة سجام بخير سلام يا اخوة بخير فرم سجام أجا فرم فرم بخير بيت يا اخو ما سجام بخير بي اخوة بخير بيت خير بي اخوة توقيتي بابەتە کەمان لەگەڵ شانزی سێ بوو بۆی کە سەدا حوسێنەوە ڕژێمەی زوڵ مستەمێکیان بەرامبەر بە هەڵەبجە و بە کیمیابارانکردنی و شارەیە کرد سەرنجامەکەشیمان بینی جایمە پێمان خۆشە لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە سەرنجامی و کەسانی کە زوڵ مستەمەکەن وەخوای باڵادەست چیان لەبارەوە دەفەرمێت. بسم الله الرحمن الرحيم سرتا سوپاسدانەکەم بۆم دەرفەتە و ئێمە داواکەین خوای گەورە ئەو کەسانە کە لە کارەساتی هەڵەبجە بە و حاڵە زوڵ مستەمە گەورە وەفاتیان کرد و گیانیان بەخشی خوای گەورە بە شەیدیان قبوڵکە و لیان بەرزکاتەوە و لە گوناهەکانیان خۆش بێ و ئەوەی کەواکو لە قیامەتا پلە و پاداشی گەورەی خوای گەورە بیانداتەوە و چاکەش بۆ کەس و کار و خێزان و خانەوادەکانم کاوانی کە دوایوان ماون و زیندون. دیارە زوڵم شتێکی زۆر گەورەیە. زوڵم ئەوەی هەر شتێک لە جێگەی خۆی لابرا زوڵمە. جا ئەکرێ شتێکی زۆر بچووک بێ زوڵمەکە ئەکرێ شتێکی زۆر گەورە بێ کە ئەو حادیسەی هەڵەبجە و ئەو کیمیابارانکردنی هەڵەبجە یەکێکە لە زوڵمە زۆر گەورەکان و تاوانەکان کە تاوانێکی جینۆساید و جیهانیە ینی بەڕاستی لەوانەیە لە دەرەوەی کوردستان دەنگدانەوەی زۆرتر بێت تا کوردستان. زوڵم خوای گەورە فەرمێ لا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. ومەزانن خوای گەورە کاتێ زاڵمان وستەمکاران زوڵمەکەن خوا ئاگای لێ نییە و وازیان لێ دێنێ و بەسەریان ئاتێئەپەڕێ و هەروە ئەڕۆن نا دوایە نەخا بۆ کاتێکەوە چاوەکان ئەبڵەقە بن. ئینسان کە زۆر لە شتێکە زۆر بترسێ زۆر بپەشۆکێ زۆر شتەکەی چاوەڕوان نەکرد بێ لێ ڕووداوە لەوێ ئەبڵەقە بێ یعنی نازانی چاویشی ئەبینێ بەس شتیش نابین ینی سەیری شتەکە شەکە بەس ناشبینێ واتە مەوقیفەکە زۆر ناڕەحەتە تێیەکەون و پێغەمبەران بە درێژای مێژوو کە هاتوون بۆ بەرەنگارە بوونەوەی زوڵم هاتوون و بۆ چەسپاندنی عەدل هاتوون. زوڵم کە پاشا و دەسەڵاتدار و مەلیک و سوڵتانەکان کە لەو سەردەمانە بوون زوڵمیان لە خەڵک کردووە ئەو پێغەمبەرانە هاتوون ئەو زوڵمە لەسەر خەڵک لابن و خۆیان کردووە بەخوا خۆیان خستۆتە جێگەی خوا نەعوذ بالله هاتوون خەڵک فێری تەوحید و یەکتاپەرستیکەن. بۆ یەسێرەکی زۆربەی پێغەمبەران ئاوارە بوون هیجرەتیان کردووە کوژراون و شەهید بوون و سەریان بڕیون لاشەکەیان بە شار داهێناون. چەندین پێغەمبەر کوژراوە لەم پێناوە. پێغەمبەری خۆشمان صلی الله علیه و سلم کە کۆتا پێغەمبەرە ینی بەڕاستی قورەیش یعنی یەکێ لە سەبەب ڕئیسیەکان کە دژایەتی ئەم ئاینەی پێغەمبەریانە کردەوە بۆیان زانی ئەم ئاینە ماف بە هەموو خەڵکەدا ئەو زوڵم و ناحەقی و سەروەت کۆکردنەوە و پاشایەتی و دەسەڵاتەنا ڕەوای ئەوان بۆ خۆیانیان دروست کردووە نامێنی بۆیە دژایەتیەکان. ها مەسەلا فێرعەون کاتێک کە موسای ڕوبەڕوێ بێتەوە فێرعەون ئەڵێ ئەمە ئەیەوێ ئەم وڵات و شتە تێک بە ئەیەوێ دەسەڵات بێتە دەستی خۆیانی ها دەسەڵاتە کەی فێرعەونە لە خۆیە ترسی ئەڵێ ئەمە هاتووە خۆی بێتە گەورە و دەسەڵاتدار. اینجا ئەو ساحیرەکانی هێناوە بۆ دژایەتی موسا ئەڵێ ئەمەی موسا سیحرە کە ساحیرەکان هێنێ و ساحیرەکان بۆیان دەرەکەوێ موسا ساحرنی عەلەیهی سەلام ئیمانی پێێنن ئەنجا هەڕەشە لە ساحیرەکانیشەکە هەڕەشە لە موساشەکە واد لێکم ئەو کوژم سژن دەکەم چیت لێکم بەڵام ئەو پەیامە ڕاستی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام لەبەرەوە پەیامێکی خوای و ئاسمانیە لەگەڵ فیترەت و سروشتی ئینسان ئاگوجێ خەڵکەکە شوێنێکەوێ خەڵکەکە بە سروشت شوێنێکەوێ بۆیە بەڕاستی زوڵم یانیسە تۆ هەموو خەڵک مافی ژیانی هەیە تۆ بێ ئەو مافی ژیانی لێ بسەنیتەوە بیکوژی هەموو کەس حەزەکە خۆش بژی تۆ بێ هەرچی سەرۆت و سامانە کۆی کەی تۆ لە دەستی کۆمەڵی خەڵکی کەمە هەمووی خەڵکی لێ بێ بەشکەی خەڵک حەزەکە ئازاد بێت تۆ بێ ئازادی زەوتکەیت و ینی ئیتر بیکەیتە زیندان و کونێکی ژوورەوە یان با لە دەریشەوە بەس هیچ جۆرە ئازادێکی نەبێ نە دەربڕین نە قسەکردن نە ڕای خۆوتن
هیچ ئازادێکی نەبێ ئەمان هەمووی زوڵمن بەڵام تەبعەوەی لە هەوڵە بجاکراوە هەموو جۆرەکانی زوڵمە خەڵک مافی ژیانی لێسەنرایەوە مافی ئازادی لێسەنرایەوە مافی وڵات و نیشتیمانی خۆی لە وڵاتی نیشتیمانی خۆیان بێقەت و عامت کەن ها ینی هەموو مافێکی پێشێل کراوە بۆیە ینی لێرە ئینسان ئەوەی بۆ دەرەکەوێ ئەمریکا لە ئیسلام هەیە ئەبێ قیامەت هەبێ ئەگەر نا پیاوێکی وەکو سەدام تاوانبارێکی وەکو سەدام حادیسەی هەڵەبجە و چەندین حادیسەی تر و شەڕی ئێران و عێراق و کە لەوانەیە بگاتە ملیۆنێ نەفەر بەدەستی سەدام و سەدام سەبەب بووی بۆ کوشتنی باش ئەگەر سەدام تۆ بێ وەکو محکەمەی دنیایی دادگای دنیایی دادگای نێودەوڵەتی و لاهایش یە سەدام چی لێکەنەوە ئیعدامیان کرد ئیعدام لە باتی یەک نەفەرە خۆ یەک سەدام هەر بەرام مساوی بە یەک نەفەر کە یەک نەفەریش ناکا و مجریمە ئەو هەموو هەزارەها کەس ملیۆنها کەسەی ترکە کوشتێتی بەڵام لە قیامەتەوە کابرا هەتا هەیە پێ لە دۆزەخە ئیتر حەقیقی خۆی وەرەگرێ بەڵێ مامۆستا جنابتان وەزام شاید حاڵی قەزی هەڵەبجە بوون و لە هەڵەبجە بوون و کاتە من لەو کاتە لە هەڵەبجەنەوە بەس من دوای حادسەکە هاتمە هەڵەبجە شتەکانم بینی ینی جەنازە و شتەکەم بینی جەنازەمان برد بۆ قەبرستان ئەمان نێشت خۆمان حادسەکە کە چەند ناخۆش و مەسا بینیمان ماڵی وا بوو مەسا 20 جەنازەی لێبوو 30 جەنازەی لێبوو 10 جەنازەی لێبوو ژێر زەمینی وا بوو پڕ بوو لە خەڵکا لە کۆڵانەکانە مەسا خەڵکی لێبوو لە شەهیدان کە زۆرتر ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی جەنازەکانی گوێزاوە لەوێ جەنازەکان لەوێ بوون مامۆستا شتێک زۆر لە خەیاڵتا مابێتەوە ینی زۆر خەفەتی پیابی لەو جەنازانە لە برینارە لە شتێک هیچ لە بیر نییە بەسەر هات وڵا یەک حادیث لەبەرە لە بیرە کە ئەویش خزمێکمان بوو بردمان لە ژێر زەمینێکم وفاتی کرد بوو بردمان لە بامۆک ناشتمان ئەوەنە جسمی غازەکەت ئەسیری لێکرد بوو کە ئاوا لێمان نەوی لێ بوو ینی پارچەکان ینی باڵوشتی لێ بووە نەتوانێت بوو بە بەتانی بەشتیاڵی گری یعنی ئەوە غازەکە وای لێکرد بوو کە زۆریشی پێ نەچوێ مەهاتوێنێ گوڵەوە چێ بەماوەی چەند ڕۆژێک کەم دوای کیمیاکەی مەهاتین و ئێمە لە ئەو دی بووین بەدەم وەزعەکەەوە ئەگەر مامۆستا بە هەڵا نەژوین کاک دانیار ئێمە 36 ساڵ جارێ وەزەم ڕەمەزان ئەگەڕێتەوە ئایا ئەو کاتە ڕەمەزان بوو ئەگەر بە خەیاڵتانە بێت باشە وەڵا سێرم کردێسە بە ئەنتەرنێت حوتی نیسان مانگی 4 ڕەمەزان باوەڕ ناکەم ڕەمەزان باسی ڕەمەزان نییە بەس شانزەی سی ئاوا بەهارێکی خۆش بوو بەهارێکی تەڕ بوو گژوگیا سەوز بوو گیا بەرز بوو ینی بەهارێکی زۆر خۆش و تەڕ و باراناوی بوو ناست مامۆستا بینیمان بۆ نەو مجریمانە سەدام حوسێین بۆ پاکانەی خۆی لە دادگاکانە قورآانێکی گر بەدەستە و ئانی خۆی وابشانەیە کە مسلمانە و بەرگری لە نیشتیمان کردووە و پێ دوایە کە خۆی باڵادەست ئەو هەموو زڵموستەمە ئەو هەموو حەقی خەڵکە لە بیرەکات والله پێغەمبەری خوا لە فەرمودەیەکی ساڵ فەرمێ شەهید خوا لە هەموو گوناهێکی خۆشە بێ ئیتر سەحابەیەک خۆش پشتیاڵ کرد دوای کە پێغەمبەر فەرمی وەرە مەڕۆ ئێستا جوبرەیل پێوتم لە هەموو شتێکی خۆشە بێ ئیلە دەینە مافی خەڵک خوا لێ خۆش نابێ یا ئێستا تۆ بینی خۆت خوا نوێژ و ڕۆشت بێ ڕۆژ و ڕۆشت بێ حەجێک و لەسەر بێنەو کرد بێ ئاوانی بینی خۆت و خوا بێ تاوانەکە گوناهەکە عیبادەتی بەنەو کرد بێ یا تاوانێک کرد بێ کە عەلاقی بە خەڵک نەبێ ئەوە لەوانە ئینسان خوا لێ خۆش بێ بەڵام مافی خەڵک خوا لێ خۆش نابێ مافی خەڵک چ مادی بێ چ معنەوی بێ ئەو کابرا ینی تەوبەشی کردووە تەوبە بەجێی خۆی ئەگەر تەوبە خوا لێشی قبول کا بڵین ئەبێ حەقی خەڵکە باتوو حەقەڵکە چۆن هاتوو هەرچەند شتێکی قیامەتی ئێمە ناتوانین گوڵەری تیا بکەین بەڵام بەو پێوەرە شەریعانە کە هەیە ینی تۆ شتەکان قسە لەکەی کە مافی خەڵک خوا لێی خۆش نابێ حەدیث هەیە کەواوەکو ئەگەر کەسێ مەسا زۆر چاکە وەکو کابرای شەهید دەبێت لە پێناوی دینی خوا و چاکەی زۆرە بەڵام حەقیەکێکی بەسەرۆی ئەوە حەدیثەیە کە خوای گەورە کابرا ماف خوراوەکە بێنێ و شوێنێکی خۆشی باشتی پیشان با بڵێ ئەوە هی کەسێکە مافیە بێ لە خەڵک خۆش بێ دەیت ئێوژەڵە خۆزگا شتێکمەوە داخە مافێک بەلای فڵانێ ئەمەشتی وایە مش کابرا هەموو ئازای چاکەیە
تاوانێکی هەیە یەک مووقیف یەک گوناهی هەیە یەک مافی خەڵکی خواردووە بەڵام کابرا هەموو حیاتی تاوان بێ هەمووی جرم بێ هەمووی گوناه و قەتڵ و پیا و کوشتن و زوڵم بێ ئەخر وتی کوێی چاکەی کوێ ڕاستکەیت و ئەمە یەک دوو یعنی ئەم خەڵکە بۆ ئەوەنە بە تەنگ سەدامێکی خوێن ڕێژی ملهوڕی پیاوکوژی تابی نەقاقی لە تاوانە غەرق بووە ئەی بۆ بەزیان بە خەڵکە مەزومەکە نایەتەوە ئەی کابرای بێتاوان بۆ باسی ئەو ناکەیتەوە بۆ ئەوەنە بە بەزەیت باسی سەدام و قیامەت و خوا چۆن ئەفریقا ئەی بۆ باسی ئەو هەموو مەزومە ناکەی ینی بۆ بێتاوان ئاوە کابرا وای لێکرا گوناهی چییە؟ ماوەسا ئێمە کاک دانیار ینی ئیسەکە باسی فەڵەستینەکرێت باسی غەزاکرێت باسی کشمیرەکرێت باسی بۆستنەوە هێرسک بەڕاستی ئێمە وەکو میلەتی کورد و وەکو موسڵمانیش سێرەکەی هەر کەسە لە ئاسی خۆی چی پێکرابێ لە دوعای خێر بەلایکەمەوە دوعای خێری بۆ کردووە خەفەتی بۆ خواردووە پشتی زوڵمەکەی نەگرتووە بەڵام ماوەسا ئێمە لە ئەنفالیش و لە کیمیابارانیش و تەنانەت لە کۆڕەوەکەیشە ئەممان نە لە جیهانی ئیسلامی نە لە زۆربەی شەخصیاتی ئیسلامی هەیئاتی ئیسلامی لە تەنانەت ئینسان دۆستەکانی ئەوروپاوە هەر هیچ ئێمە کە ینی کیمیایەکە ئەوانیان بە سەدام کە ئەویان کرد ینی بەڕاستی ئەمەمان نەبینی تەنانەت ئێستاش کە ڕوون بۆتەوە بۆیان سێرەکەی لەو وڵاتانە ئێستش خەڵک هەر سەدامی خۆشی و هەر ینی کەواتە ئەگەر ئینسان ئیحساسی ئەوە نەکا کە کەسێک زوڵمی لە میلەتێکی موسڵمان کردووە کە نەوەی سەلاحەدینە و قەتڵ و عامی بکە ئێتی تۆ چ دڵێکە بۆ موسڵمانە خۆش بێ لە کاتێکە کە زوڵمی لێ بکرێ ئەبێ کەواتە مستحەقی و زوڵمەیەکە لێکرێت وەڵای خۆی ئێمە تۆزێک بگەڕێنەوە بۆ مێژوو لەو سەردەما کە کیمیاباران کرا هەم لە ناو میلەتی کووردا هەم لە ناو میلەتی عەرەب و تورک و دەوروبەری ئێمە ئەم شەرقی ئەوسەتە ئەم باوی قەومی و عەرەبایەتی و کوردایەتی و تورکایەتی و شتانە زۆر باو بوو ئەوەش بۆ خۆی کاریگەری لەسەر خەڵکەیە کەم و زۆر ئێمە ژووکو خۆمانێک و موسڵمان تەسی لە سەرمان مەسا باسی ئەو مەزوڵمەتی خۆمانەکەین بۆ خەڵک دەرمان و ناتەوە ئەمە یەک دوو بەڕاستی ئەم پێشکەوتنەی ئیعلام کە ئیسە هەیە ینی دنیاوکو گوندێکی لێ هاتووە و دەیەکی بچووکی لێ هاتووە ئەو کاتەوانە بوو بەڵام قسەکە هەر بەشێک حەقیتیایە کابرا هەر ئەزانێ ئەی بۆ لەو کاتا مەسە ئێمەمانزانی تەربیە ئیسلامی بوو باسی موسڵمانێک کرد لە ئەفریقا باسی موسڵمانێک کرد لە کشمیر لەو بەڕی دنیا لە یابان لەکوێ لە ئەوروپا فلان مزگەوت وایە فلان شت وایە میلەتی کوردش تێکەڵی عێراق و عێراق ئەم هەموو وەزع هەیە بەڵام شتێکی کەش هەیە مامۆس ئەوژەوەیە یعنی وەکو ئێسەی کۆریای من سەرۆڵێم نەدەم باکوور و باشوور نازانم کۆریای شیمالی یعنی ئەوەنە داخراوە هەواڵی ناچێتە دەرەوە عێراقی ئێمەش زۆر داخراو بوو هەتا هەندێک کەس کە هاتوون لەگەڵ ئێرانەکانە هاتوون دێ سوحوفی وشتی ئەوروپی وشت هاتوون لێ ڕسمیان گرت و هەندێ لە قەتەوشتیان بەدەسوێسێکێ مەسا وەسای قوشتە یعنی ئەوەش دەوری هەیە دنیا کراوە بێ جیاوازترە لەوەی داخراوە بێ یعنی ئێستا رووسیا سەدام جەرایمی کردو لەبەر و داخراوە پێی نەزانراوە بەڵام ئێستا لای گوێ تاوانێک لەبەر و ئیعلام هەیە و دنیا کراوەیە یعنی نەفرە سیارێک لێ با خەڵکە زانێ سیارێک وەرەگەڕە لە شوێنە گشتی دوای سعاتێ دایان شوێن بڵاوێ کاتوو ئەوە فەرقیە بەڵام ئەو گلێ هەر جێی خۆیەتی ئەنازێک جێیەتی ئەو قسە ڕاستە ینی بەڕاستی ئەم پاکی و فیترەت پاکیە کە کورد هەیەی لە بەرامبەری میلەتانی موسڵمانە لەوە چه خەڵکی تر بۆ وەکو کورد نەبی یعنی ئێمە ئێستا لە هەرکوێ موسڵمان لێ بخۆمێ بە خۆمان سەیرەکەین بەڵام لەوانەیە خەڵکی تر وانە بێ بەس عوزریش بین و لەوانە هەندێک مبەڕی ڕۆشتیش هەبوو بێ هەرچۆنێک هەیە ماوەزایان ئەو زوڵ مستەمەی کە لە ئێستا شاکرێبی بەستینە بۆ واقعی ئێستا خەڵکێکی زۆر ناڕازیە لە دەسەڵاتدارانی ئێستا ئەی بینین ینی بە چای خۆمان زوڵ مستەمێکی ئەجگار زۆرە بینین داهات و سامان و سەروەتێکی زۆری ئەم وڵاتە بە دەردەدرێت ینی حەق و مافی خەڵک موچەیە پارەکە بۆ نمونە ئێستاوە هاتووە ئەڵێ من نایدەم دابەشی ناکەم ئەم هەموو زوڵ مستەمە لای خواون نابێت سەرنجی تۆ چیە لەسەر ئەم وەڵڵاهی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکیە فەرمێ ڕۆژێکی ئیمامی عادل و سەرۆک وڵاتێکی عادل لە بارانی لە ساڵە بێبارانێکا 40 ڕۆژ باران بارە خێرتر لە حەدیثێکا ترا فەرمێ لە 40 ساڵ عیبادەت خێرترە بۆ ئەگەر ئەم سەرۆک وڵاتە ئەم سەرۆک جمهورە ئەم پاشا ئەم مەلیکە کە ڕیسی وڵاتەکە بەڕێوە ئەبا ئەو سەرۆکێتی و بە بڕیار و ئیمزای ئەو شت ئەکرێ
ئەتوانێ بە پێی وڵاتەکە ژیانی خەڵک خۆشکە، عەدالەت بەرپاکە، زوڵم نەهێڵێ، هەموو کەس مافی خۆی پێ بگا، ئەشتوانێت پێچوانەکەی بکە و کۆمانەی خۆمان سەواکەن، پێچوانەکەی بکە. ئێستا خۆ وڵاتی قەتەریش هەروەک وڵاتی ئێمە نەوتی هەیە، لەوانەیانی ئێمەش کەمتر نەبین لە قەتەر نەوتەکەمان و غازیشمان هەیە و چی و بەڵام من لەم بەینا بۆ مناسبەیەک چوومە ئەوێ بەشداریم کرد لێ برادێکی خۆمان هەر خەڵکی سلێمانی لێوێ بوو لەوێ مامۆسایە تی مامۆسا لەم قەتەرا شتێکی تر نییە هاوڵاتی قەتەری ئەکوڵێ داوای بکە هەیبێ بە دوایە بگەڕێ هەیبێ ئاوات خوازێ بێ شتێک نییە نەیبێ شتێک نییە بۆی نەکرابێ هەتا بەم لەفزەوتی وتی لە زۆر هەموو دنیا ئەڵێن میلەت مەزلومە حکومەت و دەسەڵات زاڵمە وتی لێرە بەعکسوێ میلەت زاڵمە حکومەت مەزلومە ئەوەنە هەرچی شتە بۆ خەڵکی کردو خەڵک نازانێت چی بکا بۆ خەڵک وتی مەسا بڵێن سولفەی عەقار تاتێ بەبێ سوو دوای مناڵێک تەبێ بەشێکی ئەشکێن ئەوی تەبێ ئەشکێن وەلحاصل لەوە چێ لە ساعت 10 لە ساعت 15 ئەوە عەقارە نەیتۆ هەر گشتێ بێتە هەدیە و بەخشین و ئەوان لێرەش کابرا تا دووە دەخانووەکە عمری تەواوە بێ و پیرە بێ و ئیتر ئەوەنەی نامێنی سەحەدی تیا بکە لەبەرەوە ئەم زوڵمەی کە لە وڵاتی ئێماکرێ بەڕاستی زوڵمێکی گەورەیە اینجا وەکو عەرەبیشە ئەڵێ زوڵمی ذەوی القوربا زۆر ئێشی زۆرترە یعنی سە تۆ کابرایەکی عەرەب کابرایەکی بەعسی کابرایەکی تر زوڵم لێ بکە ئێشەکە نییە کابرا خزمی خۆتە کەسی خۆتە هاوڵاتی خۆتە هاوسمانی خۆتە جارێ نزیکی خۆتە بەلای کەم ینی ئەم کەسانە ئەم بەڕێزانە کە ئیسا ئەم وڵاتیان بەدەسە کاتی خۆی ڕۆژگارێک بووە خەباتیان کردووە پێشمەرگە بوون لە شاخە بوون ئاوارە بوون ناڕەحەت بوون نانە ڕقیان خواردووە چی لە ترسا بوون چەنەها کەس لەو پێناوە کوژراوە ێ باشە تۆ هەر خۆت ئەبێ خۆت بیرکەوێت هەر خۆت حاڵەتەکانی پێشووی خۆت بیر خەرەوە کە مەسا 2-3 ڕۆژ نانێک دەست نەکەوتۆ بیخۆی ئەیسە خەڵک وەزی خەڵک ئاوایە جا بۆیە بەڕاستی یەکێک لە عولەما قسەی جوانەکە باسی ڕەمەزانەکە ئەفەرمێ ڕەمەزان وەکو لە یاسایەکی خوایە هەموو خەڵک بە ئیجباری فەقیرەکە وەکو فەقیری لێ ئەکە ئەو ماوەی ڕۆژبوونەکەی بە ڕۆژبوونەکە بۆی بە عەمەلی ناڕەحەتی فەقیر هەست پێ بکە هەنا تو هەر بە قسە باسکی بەخوا فەقیری ناخۆشە و بەخوا بەشی ناخۆشە و خۆشی تێرە خوارد بێ هیچ نییە ینی ئەو قسە هیچ معنایەکی نییە بەس کاتی خۆشە برسیتە بێ وەکو ئەو ئەنجازانی بۆ ئەڵێن عومەری کوڕ عەبدولعەزیز جارێک هەموو والیەکان بانگەکە بۆ وەکو لێ وڵاتەکەی خۆی بۆ شارەکەی خۆی لە شام کە بانیانەکە وەختی نان خواردنە نانەکە سەعاتێ دواخە یعنی بێ نانی نیوەڕۆ بکۆن 1 سەعات دوایە قا لە کاتەکەی خۆی ئیترکێ ئەلە جاسێ دەستی بۆ مەبن زۆر برسیتانە ئەرە وەڵڵی قوربان جا تۆ چی و کردەوە ئێمە تەواو فەوتین ئەڵێ دەی ئێستێوە سەعاتێ خواردنەکەتان دوا خەوتەوە بێتاقەتە بن ناڕەحەتە بن ئەی هی وایە چەند ڕۆژ نان نێ بیخوا چەند ئێوارە و شەو بە برسێتی سەرەنێت و ئاگاتان لە ڕایەت و میلەتەکەتان بی ئێمەش بم بەرپرسانن ئاگایان لەم هەموو فەقیر و ژارە بی وەڵڵی ئێمە بە عنوانی و مامۆسای مزگەوتین و خەڵک تەلەفۆنمان بۆ کاو ڕوومان لێنێ و یعنی ئەوی کە فەقیر و هەژار و محتاج و شتە یعنی وەڵڵی خەڵک زۆر وەزی خراپ خەڵک زۆر ناڕەحەتە خەڵک تەواوتینی بۆ هاتووە بەستر چێت چاری نییە چاری ینی دەرەتانێکی نیە نازانێت چی بکە ڕاستە ماوەسا بەنسبەت زوڵمەوە ینی ئایا نەتیجەی زوڵم ئێستا حەق الناس کە یەکێک هەتا حەقی هەر کەسێکی خوارد بێت هەمان دەرەنجامی نییە هەر زوڵم نییە بۆ قیامەت زوڵم هەر شتێکە لە جێگەکەی خۆی لابرا بەڵێ جاروە برایەکە زوڵم لە خوشکەکەیەکە حەقی میراتی نایەتێ ینی مەرج نییە ینی زوڵمەکە هەر دەسەڵاتدار بیکە ئەکرێ ئینسان زاڵم بێ بۆ خۆشی نەزانێ بەتەکید ینی یەکێک لە دوعاکانەوەی کە ئینسان خۆی ئێمە لەوانێ زوڵمان لە خۆمان کردی لێمان خۆش بی جاری وێ مەسە کابرا تووشی شرک بۆ بەخۆی نازانێت چ جای زوڵم پێغەمبەر فەرمووی خۆی پەناگرین بە تۆ شرک بۆ بڕیار بدەین پەناگرین بەوەش کە نەمانزانی بێ شرک بۆ تۆ بڕیار بدەین لەبەرەوە زوڵم وایە وەکو فەرمووت جاری وا هەیە برایەک زوڵم لە برایەکێکە جاری وا هەیە دایکێک زوڵم لە مناڵەکانیەکە
جارێ باوکێک مناڵەکانی جیاوازیەکە زوڵماوە زوڵمە ینی پیاوێک هات بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تی ئەم کوڕم ئاوا حیوانێکی دەمێ فەرمی مناڵی تر هەیەی بەڵی ئەوش پێ و داوتینە دیدەی من شایەتی زوڵم ناتم من مەکە بە شایەتیم زوڵمە ئەمە مەکە ڕێگەی نەدا لە ناو نانەمەوەسا زوڵم دروستە بێت ناوێکی ناشرینی بنێ نابێت بە زوڵمە بەڵێ جا لەبەرەوە زوڵم ینی بەڕاستی پێغەمبەر لە حەدیث فەرمێ ظلم ظلماتی یومی قیامەیە ینی ئەبێتە تاریکستانی لە قیامەتە ئینسان گیرە خواتیایە و مەسا وەکوتمان لە زوڵمەکان مەسا کوشتن یەکێکە لە شتە گەورەکان لە حەدیثێکە هاتووە حەدیثی قودسی ئەفەرمێ کوشتنی کەسێ بە ناڕەوا ئەم دنیا تێکچێ لای خۆ ئەهوەنترە لەوەی کە موسڵمانێ بە ناحەق بکوشتی لە شوی تافەرمێ ئەگەر خەڵکی ئەرز و ئاسمان کە مشتی مەحاڵە هەمویان بەشداری بکەن لە کوشتنی یەک نەفەرە خۆی گەورە هەمویان نەخاتە دۆزەخ بەڕوە بە دەم و چاوە ڕایانە کێشێتە دۆزەخ لەبەرەوە زوڵم وەکوتمان ئەوە شێوە گەورەکەیەتی زۆڵم مەسا کابرا مەعاشێکیە پێغەمبەری خوا فەرمێ سەڵ سەلەم کرێکاری بۆ تۆکە پێشەوە عراقەکەی وشک بێت تۆ کرێکەی بەرێ وەلەو لا باسی ئەو پیاوە کات کە چاکەیەکی گەورەی کردو ژێ کرێکاری بۆ کردو و ڕۆشتۆ و عاجز بۆچی پارەکەی وەرن و دوای کابرا پارەکەی خسۆتە ئیشۆ بۆتە حیوانێکی زۆر و ماڵاتێک و کابراتوتی کاکە من ڕۆژێ پارەیەکم لای تۆ بوونەوە دامێش بڵە ئەو هەموو حشترە بینی بڕۆین ئەوش کۆی گاڵتەم پێمە کاکەمە کرێی ڕۆژێ کرێکاریم لای توێ ئەڵێ بەخواموی توێ ئەڵێ چوو دانی دۆڵێک بوو حشتر و شوان و شتەکەش هەمووی ئەو بوو گشتی بردووی چیشی جێنەیاڵە ینی ئەمە پیامە باسی چیە کاسەوسم لەمەیانە باسی چاکەکردنەکە کە تۆ مافی خەڵک نەخۆی لەوەی کێشیانە هانمانەدا کە کرێکارێ فەقیرە و هەر ئەوەی پێکرێ بە هێز و بازووی خۆی بێنان بۆ ماڵ و مناڵی پیاکە دەی لەوانەیە ئەو ڕۆژە تۆ پارەی نیت هیچی نەبێ بۆ ماڵ و مناڵەکەی خەرجیکە پارەکەی بەرێ ئالێرەوە سەری ئەم موچەکە کەیسەمە چەند ناخۆشێت مۆزەفێکی ژەر کرێکارە کرێکارە وەزیفەیەکی یەکێ مانگی دەوامەکە مامۆسایە دەرسەڵێتەوە ئەوی ترە تۆ بێ حەقی بێتی ئەم وڵاتە خێراتی خۆم خێراتی هەموو خەڵکە هەموویەتی خۆی کەسێک و شخصێک و کۆمەڵێک و حیزبێک نییە ئەگەری ئەوانە خەڵک نایەوی ئەگەری ئەوانە ئەو میراتی خۆیان نەدەن بەڵام هەموویەتی ئەی بۆ شۆڕش و بۆ دیفاع و بۆ خۆ کوژدان و هەموو خەڵکی تایە ئەی بۆ خواردنەکار جەماعەتێکی بچووکن نست زۆر باش مامۆستا گەندەگەڕێن وڵات با کەمێکی دیگە گوێبیستیل چەند ئاەتی لە قورئانی پیرۆز بین کاکە فریات أعوذ بالله من الشيطان الرجيم عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين حصيرا إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا. وفقك إن شاء الله. روجانا چەندێ مشغولی قورآن و خوێندنەوەی قورآن و یا بەدۆدا چوون بە
فێربوونی زیاتری قورآنە بیت کاکە مامۆساگەن کەسێک کە دەسەدادا قورآن تێکەڵە بێت واتە وەک هاوڕێیەکی لێدە لەگەڵیا کاتێ تایبەتی بۆ دانانێ ینی هەموو کات خەریکەتی ینی بۆ ناگەر لە ماڵەوە دانیش بێ هیچ ئیشێکیشی نەبێ ئەگەر ئیشیشی هەبێ هەر خەریکە ینی بەدەمی شەکە و بنە قورآنە خوێنەیتر بە دوواداچوونی بۆ ئەکات و زیاتر هەوڵی فێربوونەدا بۆیە ینی کاتێکی دیاریکراونێ بەڵام عادەتی لە ڕەمەزانە کاتێکی بۆ دانی بۆ ختمەیەک بۆ زیاتر خوێندنەوە هانی ڕەفیقەکان تێیت کە ینی تەسیری ڕفیقەکانە لەسەر هەیە تۆ تەسیرە لەسەر ئەوان هەیە کاریگەری تێ لەسەریان قورآن بخوێنن یا قیراعات بخوێنن یا خزمەتی قورآن لە خزمەت قورآنا بن ئەرە وڵا سپاس بخوا زۆر لە هاوڕەکانیشم ینی زۆر جاریانڵەن قورآنمان پێ بڵێ و ینی کاتێکمان بۆ دانێکە فێری قورآن بی لەگەڵ خوێندنەکە تا چەند کاریگەریەوە لەسەر خوێندنەکەت قورآن خوێندن لەبەرکردن یان فێربوونی بڕۆناکەم بوو بێتە ڕێگەل لە بەردەم خوێندنەکەتدا عادەتی قورآن خوێندن و ژیان لەگەڵ قورآن ینی کاتێکی زیاتر بۆ فەرامێنی ینی بەرەکەتە کاتەکان تۆ زیاتر هانت ئەدا لەگەڵ خوێندن و تر تێکەڵبوون لەگەڵ قورآن زۆر باش مامۆستاگیان بین و لای بەڕێزت پێما بێت حەدیثێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باز لەوانەش دەکات کە لە دڵیشەوە مەیلیان بۆ زاڵم و ستەمکار هەیە ئەوانش بە سای خۆیان دەگەێنی ئەمە چۆنیە چی لەو بارە دەفەرمێ پێغەمبەری عەزیز ماسوود ئەو ئاەتە قورئانەیە کە فەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار بەڵێ یان دێگوا معنای کردن ڕکوون ئەوەیە ینی مەیلی دڵە بێ هەرچەند زاهیری لەفزەکە وان نییە ڕکوون ینی بچیتە پاڵی و پشتیوانی بی و ئەوانە دەتەمەوە لە دڵ خراپتە ینی بە عەمەلی بە فعلیش لەگەڵ یای زۆر لە تەلەڤیزیۆن شتێکە بینی ئەڵێ دەستیان خۆش بێ زوڵمێکە بۆ نمونە لەبەرەوە ظالم ینی باس دەکەن لێکێک لە تابعین ئەڵێ کابرایوتی قوربان من جلوشتە دروم بۆ ئەو دەسەڵات داروشتانە کە زاڵ من گوناه مەگا ئەوتی تۆ خۆ زاڵمی ئەوە دەرزی شتەکە بە تو دەرزی و بەکرە شتەکە بە تۆەوەینە زاڵمە بەڵام زوڵم خراپە یەکێک لە تابعین بینیومە سناوەکەم لە یاد نییە ئەفەرمێ ئەو کەسەی کە زاڵمە زوڵم لە خەڵکە ئاستەم لە خەڵکە ئەگەر من لە دەشتێکی چۆڵی بێئاوی وشکە پێی بگەم خەریک بۆ لە تینوانە بخنکی و منش ئەوم پێوی نایە من با بخنکی ینی زوڵم خراپە ئەنجاوەتە کە باسی فیرعەون موسا ئەگەر ئاەتەکە بێتە سەر زمانم موسا فەرمێ خوایە تۆ إنك آتيت فرعون وملأه زينة وأموالا في الحياة الدنيا ربنا ليضلوا عن سبيلك فاطمس على أموالهم واشدد على قلوبهم فلا يؤمنون حتى يروا العذاب الأليم خوایە تۆ ماڵ و سەرۆت داوە بە فیرعەون دەست و دایرەکەی بۆی خەڵک گومڕاکەن لەڕێ دەی خوایە ماڵەکەیان لە ناو بە سەرۆت و سامانەکە دڵیشیان تونکە با باوەڕ نێنە لە ئەثەرێکە هاتووە ئەگەر پێم وا بێ حەدیثە ئەڵێ کاتێک کە فیرعەون ویستێتی ئیمان بێت کە لە ناو ئاوە کاخنکێ ینی ئەو مەلایکەیەک هینی کردووەتە دەمی خۆڵی کردووەتە دەمی بۆی نەوترێ هەرچەند ئیمان بە کەڵک نایە ئالئانەوە قەد عەسەیتە قورئانە فەرمی ئیسە ئیمانێنی ئەم هەموو زوڵمە و کردو ئیسەکەی تر چارە نەما و ئەزانی مەسیری تیاچوونە ئاخر ئەمە نییە خوا ئەم لاشەی فیرعەونە هێڵاوەتەوە ئەم فیرعەونە ینی بڕۆ بەسەرهاتی فیرعەون و موسا بە درێژترین بەسەرهاتە لە قورئانە عليه الصلاة والسلام بۆ موسا ڕەمزی دیفاعکردنە لە مەزلوم فیرعەونیش ڕەمزی زوڵم مستەمر لە هەموو شێوەکانی ها هەرچی نێرینەیە کوشتوێتی هەرچی ئافرەتە کردوێتی خزمەتکار ئیتر هیچ شتێکی بەدەست کەسۆ نەیەڵاوە هەمووی کردوتە کۆی لەو عەبد و فەستەخەفە قەومە فەتاو ئەو وا ترساندوونی کەس نەیوەرەوە لە قسەی دەرچی دەی ئەم فیرعەونە خوا ئاوا لاشەکەی ئەڵێ تۆ لیتەکوونە لیمەن خەلفەکە ئایە تعبیتە پەند و عیبرەت بۆ خەڵک لەبەرەوە زوڵم بەڕاستی نەتیجەی دنیای خراپە نەتیجەی قیامەتی خراپترە بۆیە ومێ دەکەم ئەو کەسێک کە لە زوڵمە ئاژی بیر بکاتەوە واز لە زوڵم بێنێ چکە زوڵم نەتیجەی نییە خۆیان فەرمیمە زۆر شار وشتمان لە ناو بردۆ کە زاڵم بوون بڕۆ سەیری شوێنەوارەکانیان کە بزانی چیانمە لێەوە بەهێزتر بوون لێەوە بە تواناتر بوون هەزارە و شارستانێت توشتیان لێوە باشتر و چاکتر بوو بەڵام خوا لە ناوی برد قەومی وا بوو خانووەکانیان هەر لە شاخ تاشیوە لەو بەردە ئەوانە خوا لە ناوی بردون ئەوەنە بەهێز بوون لەو شاخە بەردینە خانووەکانیان دروست کردووە ئەگەر وا بەیەک
خریشکە هەمووی گیانی تیانەمە. ئەگەر زوڵم چێژی بواە مەوەسایان بەقای بواە یاخود سەعادەتی بۆ مرۆڤ دروست کردایە هەر نمونە قورئانێکە جنابتان ئەگەر ئیشارەی پێ بکەن کە فەرموویە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە باسی ئاسیای ژنی فرعون دەکات ئەگەر چێژ لە زوڵما هەبوایە سەعادەت لە زوڵما هەبوایە ئاسیا بەدەوای سەعادەتی ترا ناگەڕاکی ئیمانە تاوەکو ئیمان بێنێت و ئەو سەعادەتە معنەویە گەوری دەستکەوێت و واز لە زوڵمەکە بێنێت. تأكيد کە خێزانی فرعون بووە ئاسێ بەڵە کچی خێزانی فرعونە هەڵێ اللهم ابني لي عندك بيتا ونجني فرعون وعملي ونجني من القوم الظالمين. يعني وەکو فەرمی داواکە خوا لە باش تا ئیسراحەتی باتێ کۆشکێکم باتێ ئەو کۆشکەی بەدڵ نییە کۆشکی بەدڵ اینجا ڕاستیشە کە ئیمانی بە موسا هێناو ینی ئەو ژنە ئیمانی بە موسا هێناو تۆ سێر ینی هەم خەڵکی نزیکی ئەوان هەم خێزانەکەی لێها خەڵکی مانێنێ معناوێ ئەم شتە درۆیە. جا لە باسی فرعونە لە شوێنکی قورئان فەرمێ تۆ یەذەرەکە و ئالیهەتەکە ئەم فرعونە کە خۆی ناو نابوو خوا لە خەڵک خۆی کردبوو بە خوا لە خەڵک نەعوذ بالله ئەیڵێ تۆ هەرواز لەو موسایانی ئاوە یەذەرەکە و ئالیهەتەکە تۆ بتەکانیش و تۆ خواکان کەی پەرسی ینی فرعون خۆشی بتی بۆ پەرستوێتی کە ئەو خۆی کردو بە خوا لە خەڵک کەچی خۆشی دار و بەردوشتی پەرستو. جا ینی ئەم تەبیعەتی زوڵمەوە ینی ئەم کابرا کە ئەوە نەزاڵمە سێرەکەی مەسا خۆی لە بەرامبەری شتێکی ترا زۆر بچووکە لە بەرامبەری ئافرەتێکە لە بەرامبەری پارە و تەماحێکە لە بەرامبەری زاڵمێکی لە خۆی گەورەتر ئەمیش عەبدێکی بچکۆلەی زەلیلە بەڵام کاتێکی تر ئەو بۆ خوای خۆی ئەوەنە ملهوڕە ئەوەنە زۆردارە ئەوەنە بێڕەحمە ئەوەنە بێبەزەیە. ماوەسا هیچ کاتێکە بێ قەومێک خۆی زاڵمێک بۆ خۆی دروست بکە یان خۆی گەورە سزایان با بۆی کە زاڵمێکیان بۆ بنێرێ. قرآن فيلم كذلك نولي بعض الظالمين بعضا بما كانوا يكسبون. يعني ظالم كان هندي كان ابن پشتیوان بۆ هەندێکی تریان هەندێکیان یارمەتیدەن بۆ هەندێکیان بەهۆی کردەوەی خۆیانە. مالک بن نەبی مفەکیرێکی ئیسلامی گەورەیە خەڵکی جەزایرە قسەی جوانەیە ئەڵێ ئیستیعمار تەوان ئیستیعمار لەفزێکی جوانە بەڵام لای خەڵکتر لەبەرەوە ئیشەکەی ناشنە بۆتە لەفزێکی ناشرین. ئیستیعمار یعنی ئاوادانکردنەوە. ئەڵێ ئیستیعمار داگیرکەر ناتوانێت بێ وڵاتی داگیرکە ئەگەر میلەتەکە خۆی ئیستیعدادی ژێردەسەی تیان نەبێ میلەتەکە خۆی قبوڵی ژێردەسەی نەکا خەڵکێتر ناتوانێت. بۆیە جنرالێکی ئەمریکی کە لە شەڕی ئەفغانستان و لە شەڕی عێراقیشا بەشداری کردووە لێ پرسن بەراوردی تۆ بۆ شەعبی ئەفغان شەعبی عێراقی چیە؟ لە شەعبی ئەفغانی داهاتوویەکی ڕوونی هەیە لەوانەیە قسەی منتان زۆر پێ سێر بێڵێ شەعبی عێراقیش داهاتوویەکی نییە. ئەڵێن بۆ ئەڵێ شەعبی ئەفغانی دژمنی دەرەکی و خەڵکی بێگانە قبول ناکە بەسەریوە هی عێراق وانی هاوکاریەکە. ئەلێ دوون وتان بۆ بێنمە ئەلێ مە کاتێککە چوونە ئەفغانستان کابولمان گر خەڵک زۆر فەقیر بوو مەغزەنی خواردن شتمان شکان بۆی خەڵک بڕات تاڵانیکە بەعزێ مەلاو مێزە بەسەر شتاتن پەڕۆیەکیان پیادا و لیان وسێمە حرامە کەس دەسی بۆ نەبە کەس دەسی بۆ نەبر. بەس لە عێراق ئێمە نەگەشتینە بەغاوان خۆیان بانخۆشتەکانی تاڵان کرد شوێنی مەغزەن و خواردن و شت هەموویان تەواو کرد ئێمە چوین هیچ نەمابوو. اینجا ئەڵێ ئێمە چوین لە ئەفغانستان لە مەکتەبەکانە وتمان بە مدیری مەکتەبەکان بسکیتان بینە تەوزیعکەن بەسەر قوتابیەکانە وتیانێ مەشتیوان ناکەین خۆتان بیکەن مەشتیوان ناکەین. بەس لە عێراق وتمان ئەوانتانەیە بە مدیرەکە وتیان بەسەر چاو لیان وەرگتین بەس دوای دوو ڕۆژ بینیمان لە بازار ئەفرۆشێتەوە بسکیتە فرۆشت بوویان تێتی ئەبە بەرە ئەوانە داهاتویان هەیە با ینی ڕقن و تن و تیژ و ئەوەن بەڵام خۆیان خۆشەوێ وحدەتیان هەیە دیفاع لە وڵاتەکەیانەکەن وڵاتەکەیان خۆشەوێ خیانەت بە وڵاتەکەیان ناکەن بەس خەڵکی عێراق وانێ بەداخە. هیچی کەونەماوە دەستخۆشمەوەسا خۆشزای بە تو یاڕەبی دووماکە بە ڕۆژوشە خۆی گەورە پاداش باتەوە بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی زانایانی وەروها کاک فریا جەمالی خۆ بەخێر بێ سەرهەدوو چامەکە ئازان خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتان. وڵای ئازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سی گەوهەر هەڵبەت بەرنامەکەمان بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و
کۆمپانیای دۆلفینسی دەبێت بابەتی دیکەمان ماوە ئینشاڵڵا بابەتی تەندروستیمان ماوە دواتریش لەگەڵ شێفەکەمانە گفتوگۆ دەکەیم زانی ئەم ئێوارەیەکی ئامادە کردووە کاک شێخ لە بابەتی یەکەمماندا باسمان لە زوڵم مستەم کرد تۆ لە ژیانی خۆتا هیچ بەسەرهاتێک چیرۆکێک بە چای خۆت بینیبێتە کەسێک زوڵمی کردبێ یان سەرنجامەکە چی لێ هات والله هیچ قەزەی هەڵەبجە طبعا کارەساتی هەڵەبجە عەزێتی هەموو کەسێکی ئەو کاتێمە گەنج بووین سەرەتای عومەرمان و بەڕاستی و دایکشم چووکە هەڵەبجەی بووە ژیانیشمان زۆر لە هەڵەبجە بووە یعنی زۆر وابەستەی هەڵەبجە بووین بەڵام دوای ئەوە لە هەشتا ئێمە کە خوێندن و تەواو کرد عادایی تەمریزم تەواو کرد ساڵێک تەعین بووین و هەر تقریبا ئەزەم تەمەنم 19 ساڵ بوو چوین بۆ عەسکەری شەڕی کوێت دروست بوو لە شەڕی کوێتە یعنی شتێکم بینی هەرگیز بیرم ناچێت کاک یعنی زۆر کارەساتێکی زۆر ترسناک بوو من هێشتا مەسات و خەم و خەفەتەکانی هەڵەبجەش کە 3 ساڵ بوو بەسەر هەڵەبجە تێبەڕی بوو کاک دانیار ئەنفال و ئەم دوو قەزیە طبعا و ئەزانم هیچ کوردێک یعنی بەڕاستی نابێت بە هیچ جۆرە بیری بچێت نابێت لە ئەهەمیەتی ئەم دوو قەزیە بە هیچ جۆرە کەم بکرێتەوە لە هەر زروفێکا لە هەر وەزعێکا بێ جاکە چوینە ئەوێت طبعا ئێمە لە بەشی تەواوە بووین چونکە لە بواری پزیشکی و تەواوەیە ئیشمانە کرد لە عەسکەری شام بەڵام لە هەمان کات چووکە لە شەڕا بۆ عێراق سلاحیان ناوە بە ئێمەش بەیانیکیان ئێمەش وەکو جوندەکانی تر حراسەتیان پێ کردین ینی ئەو بەشی تەواوی ئێمە معاون طبی و کارمەندەکان بەیانیکیان حراست نەمابوو ینی مدەی حراست سەعات 6 بەیانی بۆ 7 ئەو بینە کەس حرس نابوو تر ڕۆژە بوویەوە لەو کاتە کۆمەڵێ ماڵی شوێتی لە سنوورەکەی ئەمە لە ئەحمەدی بوو لە ئەحمەدیوە خەڵک هەڵە هات و ئەڕۆژ بۆ سعودیە لە زوڵمی سەدام و لە زوڵمی جێشی عێراقی لە ناو شارەکانی کوێتە لەو کاتە تقریبا وەزانم 25 بۆ 30 سیارە ئەبوو بەو بەیانیە زۆر لە بەردەم لیواکەی ئێمەوە لەو سەحرایە کە سنووری سعودیە بوو لەوێەوە تێ ئەپەڕین بۆ ناو سعودیە کە گەشتبوون ئەوێزانی بۆیان ئەخیر شوێنە خۆیان شارەزای وڵاتەکە خۆیان بۆیان زانی ئەخیر شوێنە سیاری ئەخیر بوو پێش ئەخیر بوو سلاحێکی دەرێ نابوو تەقەی کرد بە ناو لیواکەی ئێمە تەواوان بە تەقەکە جێش خەبەری بووە کە خەبەری وە مغاویر لیوای مغاویری لێبوو لەوێ ڕۆشنە سەر دۆشکەکە بە دۆشکە لیانان کە لیانان سیارێکیان بەرکەوت نازانم کام سیاریان بوو کە بەرکەوت ئیتر ئێمەش بە دەنگی تەقە و دۆشکە ئەمانە خەبەرمان بووە جەماعەتی تەبابی یەکسەرێمە ئیسعاف ڕۆشتین دەرچوین زانین وتیان برینا ڕۆشت هەیە با بچین بەدەم برینارەکان و کە ڕۆشتین عایلەیەکی کوێتی بوون ئەم خێزانە پێکاتەوەی بیرم بێت طبعا کێ لەناو ئیسعافەکە بوو سایقێکمان لەگەڵا بوو خەڵکی حلە بوو ئەحمەدی ناو بوو من بووم کاک ئەمجەدی مەلام حەمەی هەڵەبجە کە ئێستا یادی بەخێر ڕەنگە گوێی لێبێکە یان شاهیدی حاڵەکەیە من و کاک ئەمجەد بێکۆ بووین طبعا هەردووکمان کورد بووین کە چووی لەسەر حادیسەکە سەیرەکەین دایکەکە کوژرا بوو بەس نەمان هێڵا کوڕ و کچەکەیان بزانن کوڕەکە برینار بوو کە سایق بوو دوو کچیشی لەگەڵا بوو کچی ئەم ژنە یەکیان حامیلە بوو وەزعی حملەکەی لەو کاتە مناڵەکەی لەبارچوو یعنی ئیتر وەزعێکی زۆر ناخۆش ئێمەش دکتۆرێکشمان لەگەڵا بوو ئێمە خستمان ناو ئیسعافەکە بەڵام نەمان هێڵا بزان کە دایکیان مردووە کوژرا بوو بە فیشەکێکی بەرکەوتووە هێنامان لەناو تەبابە لەوێ خۆیان چیان بۆ بکەین تر بە پەلەپەل شتێکی وا ناکرا لەوێ وتمان وتیانەبی بیبن بۆ کوێت بۆ عاسیمە یا بۆ ئەحمەدی بردمان بۆ ئەحمەدی لەوێ ئەحمەدی شارێکی کوێتی بوو ئەوەی کە ناردیان لەگەڵیا یعنی مشکلەکە ئەوە بوو من و کاک ئەمجەدیان نەرەگەڵا زابتی استیخبارات هاتوتی ئێوە لەگەڵیا بوون بۆ برینارەکانتمان بەڵێ وتی دەلەگەڵیشیانە ئەڕۆن بۆ ئەحمەدی تا تەسلیم بە خەسخانەی ئەحمەدیانەکەن لیان جیان نەبنەوە بە هیچ جۆرێ هەتا بە عەرەبی زۆر ئێمە گرتی سلاحەکانیش بەرن لەگەڵ خەوتانەوە سلاحمان پێ نەبوو چکە چەکدار نەبووین بەڵام سلاحمان هەبوو ینی لەوێ حرەسیشیانە بن هەتاوەکو استیخباراتی بەسڕەیە وەریانەگرێت ئەمانە ئەبێت تەسلیم بە استیخباراتی بەسڕە بکرێن ئیتر میش لەناو ئیسعافەکە لەگەڵ کاک ئەمجەدا و توێژەوەمان کرد ئێمە کاک ئەمجەد خۆی هەڵەبجەیی من هەر هەڵەبجەیی یعنی وەزعێکی هەڵەبجەمانە زانی 3 ساڵ پێش چی بەسەر هاتووە کیمیاباران کراوە ئەو خەڵکە کوژراوە هەستمان بە زوڵمە کرد چەند قورسە بەڕاستی زۆر خەفەتبار بووین ئەم عایلەوای لێ هاتبوو زۆر بێتاقەت بووین جا لەوێ سەیری ئەوەمە کرد کاک دانیار تەسەوور کە ئێمە کوردەکان کە لەوێ بووین هەر هەمووان زۆر بێتاقەت بووین کە ئەو ئافرەتە کوژرا بوو ئەو زوڵمە لەو خێزانە کرابوو عەرەبمانە بینی قسەیان پێوتن باوەڕتە بێ نازانم یەتۆ بیرم نایەتۆ بیرم زۆر بەتەواوی حتا لێشیاندان
تصور كعرب والعربي جندي عراقي يعني أو هستو نستي أوان مبرامبر بكابرها كخوي عربة سنية لقل خوانايا يعني خاوني ملتكي خوانا لهمان كاتا ايميشي كرد چونك ظلمان بيني بو براسي زور ناراحت بوي منو كاكم جات تويتويج يومان قسمان كلنا اسعافك دايكان لدواو بو طبعا انا زين دايكان بردوم قال جنازك ولا قال امانج لبيش وبون وتمان وتم كاكم جات امانه يعني بن انفال يعني كان وكو انفال لا يخومان شكوتي تسليمي استخباراتي بصري انا كان ايتر ما خوي دياره شكو كاتم مجموعي كي زور لا كيوتي رمي كران لا خلقي كيوت ممكن صد كسر يقول إيش أسرع إنما هو ديارني وتي أي شيء بكين وتم والله با إم بيان بلين كجيشنا أبي إما حرس يعني نبي تاع استخبارات بيت إما يكسر لقل إسعافك إنه بناوليوه من بيانالين من كاكا والله يشتكي واتان ليه كان منو كاكا مجد با كرة كيمانوت وأزام كشكيش يعني بو بزور بشبا وتمان كاكا إما كردين إما حزناك إني ويشتان بي إيو أنفالك جاء أنفال شنو أنا زاني وتمان أتان كوجن بكرديكي لناوتانا بن لبر أو إيما جيت أنا يالين زور لسر إيما أكبت جيت أنا يالين بلام إيو خوتان راكن أعزائي تانتيا ونترسالك الحمد لله أمزاني كشريك يو ظلمين شنو ما وزاراتي شريك يعني تو أجر شتيبك شريكي وتبهر بقسيك يجبش تي كان بيبلين كأو ما بيو كرك وريابل يعني هالسيكر كشتيكا كتشوين تسليمان كردن طبعا سلاح كان من بيه دواي بأحمد مانود أحمد شو وتمان تو جنازة تسليم كتا أو جنازة كده إمام قسانا ما لقى كردن يتر بني ياربنو أنا طبعا أمانة لخص خانة لو أنا شش حوص عاد ياس الرجب ماناتو استخبارات أكثر هات سريان بيمان وتمان آوا وتمان إما أجرينه بس نوسن يكسر راكن وتيان يتم وتمان دايك تنكجرا ولا ميتخاني يسوي كرة برجوتي بو ميتخانة والحاصل ك إما جيمان هيلان أحمد وتي كاكي يوم مسؤول بن ضابطي استخباراتي أم دوانتنا بيه بمينيتو لقل أم برينارانا نابي برون وتمان إما وامان واتي نقشتين إما كردين واتي نقشتين تيتي إيوش ورنو بوي وتي واينا وتمان إيو تواي وتو وتي لسر خوتان وتمان باش والله قرينو ضابطي استخبارات هل لدورو إيما يبيني شاي بري توقي سري تي شون جتان هلاوا وتمان سيدي تو نوت إيوش ورنو تي من كيوان وتو والله يتريم يعني عزيت يانين براسي ليا بوتي ببلب قرينو بوهين مجموعي كينارد يمين نارد قصيقي بكرد نبو مجموعي كينارد بو وتي بشنو بخس خانك ببلا اجات ليان بيت استخباراتك قرانو وتي الله روشتون راين كردو جاء همو جارلم او اصفاصي خويا كبراسي منو كاكم جد يعني حشتي بتشوكيش باكر هذا او بتو ليابا كسيك ودو كاكا اما اتان كوجن راكن ياشتيك يعني اشاريك ما نابم عائلة أم عائلة سپاس بخوا رزگاریان سپاس بخوا گیانی و کسانشتان رزگار کردو يعني بخوی أو بو بلازان خوشویستان دچینە لای شێفەکەمان کاک شێخ بزانین ئەم ئێوارەیە چی ئامادە کردو فەرموو پێش کاک شێخ بزانین چ خواردنێکی ئامادە کردو شێف نەریما سڵاوی خوا لێنێ چاو بەخێر بن باشە چاو بەخێر بن شێرجان خواردنی ئەم ئێوارەیە چییە؟ خواردنی ئەمڕۆ کفتەیەکی ئیسپانیمان هەیە بە فڕۆ لەگەڵ سوبێکی بڕوکلیە لەگەڵ پەتاتە و جەزەر بریانێکی خۆمان سوپی چییە؟ سوی بڕوکلی و جێزەر و پەتاتەیە دوێنێ بزیشکەمان زۆر باسی ئەو سوپەیە کردووە بزانم سوپی نەبوو بڕوکلی نەبوو ئەو زیاتر سوپی قڕنابیت بوو بەڵام هەموو بە ئەم تەندروست نامانە ئەم ڕۆکیانە بە فڕنە نییە فەرقی نێ خواردنی فڕن نیە فرنا بەڵێ خواردنەکەمان فرنا ماوێتی حەزەکەی دەرێن بۆ بیدەرام پیشانیان چێکەوەڵا بە سێری بکەین دواتریش سێریەکەینەوە تر باشار ئەم ڕازانەوەمان ماوە شێف نەریمان شتێ بڵێم ئاها تۆزێک شخصیشە لەم حاڵەوە خواردنشە دروستەکەی بۆ خێزانە زانی چۆنە کاک دەنێرەوە بە حکمی ئیشەوە زۆر کەم لە ماڵم بەڵێ يعني براسي أو مجالم بدروز نبو بحر يعني حركة مجالك دروز ببي بس حتما شتي بيالي شتي بلا دروس مكردو والله أما شكفتك أما بيكاتك شلون كمان بو مع بعض بيكاتك سرت أما قيمة معناه قيمة يعني هندي بيازي بوردكين لقل معدنوسا شويت معناها
لەگەڵ داوا دەرمانەکە پاپریکایە ئۆریگانۆیە کاک شێخجان بیبەری ڕەشە کەمە زەنجەفیلە سۆسێکیشمان بگرێت سۆسێکی بەش تێکەڵی قیمەکەیەکیت بەڵێ ئەوە تێکەڵی قیمەکەی تر دوای قیمەکە خەرخەڕەکەی ئەوادانی دوای سۆسێکی بۆ گیتەوە ئەو سۆسی پیاگەی سۆسێکی بەشەمێل سۆسەکە سۆسەکە بریتە لە شیر کەرە ئارد شیرکەرە بەڵێ بەس ئەوسیانە ئەوسیانێ بڵێ هیچی کەتێن هەگرێت زۆر باش زەڵاتەکەمان چیەکە زەڵاتەکەمان ئەمڕۆ ئۆڤۆکادۆیە و لەگەڵ جەرجیرە لە پەنیرە ئەوە باسی آخر زەڵاتیش ئەڤۆکادۆیش بکەم زوو هەم بە سوودە و هەم شتێکی جوانیشە ئەڤۆکادۆ خۆشمان هەیە و ڕازانەوەیشی میوەشمان هەیە لە خزمەتان ناوێت زەڵاتەکە ئەو ئەڤۆکادۆیە چۆن هەروەکو ئەوانی کە وردیەکەیت بەینی گەورە قاشی گەورەیە دەمن ئابێ قاشی گەورە قاشی گەورە چکە ئەڤۆکادۆ خۆی ناسکەی سەر دەتوێتەوە ئەبێ قاشی گەورە بێت شێف نەریمان بۆ بریانی چ بەهاراتێک زۆر بریانی خۆشەکە تام و چێژەیە بە بریانی بە بەڕێی من بریانی قاوەی زۆر شتێکی تایبەتە ینی خاوەیەک سەوزمان هەیە زەردمان هەیە خاوەیمان هەیە ئەبێت قاوەی بێت قاوەیەکە بە تامی خۆش لە نێو بازاڕە چۆن یەکێک بەهاراتێکی ئەسڵی ینی بناسێتەوە چ شێوازێک بە چ شێوازی بناسێتەوە زانی چۆنە کاکدانێر بەڕێی من هەش خانمێک بەهارات ئەکرێت بەهیم بیکرێت مەسەڵەن نەیهارەت نەهاراوە بێت بیکرێت لە ماڵەوە خۆی جیازێ هەیە ئەی هارەت خۆی لە ماڵەوە بیهارەت باشترە بەڵام ئێستا سپاس بخوا کاک گۆران هەیە بەهاراتی گۆران بە ناو بازارەوە ڕاستی حەزەکەم ناوی بێنم نێرەوە بەهاراتی زۆر تایبەتی هەیە و هەموو شتەکانی تازەیە بەحەقەت شێف نەریمان حەزەکەم پێ ڕابگەێنم کە کاک ئاریان ینی زۆر ڕازانەوەی ئەم زەڵاتە و ئەم تەرتیباتی توی زۆر پێجوانە ینی ئەو شتانی کە تیا بەکارێنی هەرکاگەرانی خۆمان لێرە بەڵێ کاگەران ئەوە زیاتر تۆ کاگەران حەزی لە ڕازانەوە نیە زێر حەزی لە گۆشت و ماسی و ئەم شتانەیە کاگەران زەخمی حەزی لێ سەرکەوتو بیاخوا ئەمە بۆمان باسکی چۆن دروستەکە ئەو بریانی ئێمە بەزالیامان هەیە گێزەرمان هەیە پەتاتەمان هەیە بایامان هەیە لەگە جۆزە شێف نەریمان هەنێک هین هەیە هەنێک لە ناو کیسێکە بایام و گێزەر و هەمووی پێکەوەی بەستووە نییە بوورە بایام نا بەزالیە و پەتاتەیە بەستووە بەڵێ ئەوە باشترە تامی خۆشتریان ئەوەی کە بە فرێشی بیکڕی ئەگەر بە فرێشی بیکڕی باشترێکە بەڵام ئەوە سەریع بۆ کاتی سورعەتەوێ ئەوە مەسەن تۆ زۆر زەروری مەسەن سەریع مەسەن خواردنێکی سەریع لێنێت تەتوانی ئەوە بکڕیت بەکاری بێنیت لەسەر شاشەکە ژەر پیشانە دەری گوێزیشی تێ کردووە بەڵێ تاوان گوێز بۆ ناو بریانی زۆر خۆشە بۆ ناو بۆ بریانی خۆشە بۆ قوڵی شەر خۆشە بۆ زەڵاتەش خۆشە گوێز زۆر زەڵاتی جەرجیرێ تێکرێت خەم کشمیشی تێگرەوەم ئینیش گوێزیش شێف نەریمان تۆ لەم هەموو خواردانی دروستێکی خۆت حەزت لە چیە زۆر وەڵای من خۆم زیاتر حەزم لە زەڵاتەیە لەگەڵ سووبەکەیە ئەو دوانم زۆر حەز لێ خۆم ئێوارانش دیقە تێمەرە و زیاتر و دواناخۆم بڵێ بە تاڵ ئەمادەوێ دێنەوە لات زای میوانەکەمان ئەگەر ئامادە بێ میوانەکەمان ئامادەی ئەوزان زۆر باشە باز لە تەندروستی دانەکان دەکەی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندەوە گرنگترین ڕێنمایەکان چین و چۆن پارێزگاری لە ددانەکانمان بکەین و شێوازی شۆردن وهروەها زۆرێک هەن لەوانەیە لە پارشێوە کە دواوەی پێش ئەوەی کە ئیتر بچێتە بە ڕۆژبوونەوە دەمودانی بشوات و نازانم بزەبت بزانین پزیشکەکەمان لە اختصاسی لە بوارە هەیە بۆنی ناودەمیش دانی ئەمە چۆن چۆنی دروستە پەیوەندی بە ددانەکانەوە هەیە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئالانتەها پسپۆری نەشتەرگەری و چاندنی ددان کە بەڕێزیان لێرە ئامادە بێت خزمەتیابی کە بەڕێزیان پزیشک لە نەخۆشخانەی بەخشین قوبڵ بێ ئینشاءڵڵا کاتۆر دەمودان هیچ پەیوەندیکی بە ڕەمەزانەوە هەیە ینی نەخواردن
سوودێکە گەێنێ بەدانەکانمان خواردنی زۆر زیانە گەێنێ بەدانەکان بەدڵنیاییەوە ڕەمەزان وەکو بۆ هەموو کۆی جەستە نیعممەتە و باڵین ئیسراحەتێک بە هەموو جەستایەتە لە تەپڵی سەرتابنی پێ دانەکانیش لەو نیعممەتە بێبەش نین بەشەرتی ئەگەر بە پاک و خاوێنی ڕابیگیرێن ئەو مدە زۆرەی کە تۆ شت ناخۆی توانێ خواردن ناچێتە ناودەم وەگەر ناودەمت پاک بێ ناودەم دانەکان بە تایبەتی ئیسراحەتێکەکەن خواردنیان بەرناکەوێ لە ئەتوانین بڵین ئەگەر پاک و تەمیز من لەو فتریا و بەکتریایی کە لە ناودەمایە هیچ شتێک نییە ئیشی لەسەرکە خواردنێک نییە وەریگرێ و کارلێکی لەگەڵا بکات و دانەکانمان کلۆرکە بێگومان ئەبێتە ئیسراحەتێ بۆ دانەکان و تەندروستیەک بۆ دەم و ددان هەڵبەت لەوانەیە بەشی زۆر خۆراک ببێتەوەی کلۆربوونی دانەکان بەدڵنیاییەوە ئێمە با بڵین کە باسی کلۆریەکرێ لە علمی پزیشکی دانەکە خوێندێ پێویستمان بە بەکتریاکە هەیە ئەو دانەکە و خواردن و کات ئەم چوارەمان ئەبێ هەبێ بۆی دانێک کلۆر بێ تۆ کە خواردنەکەت لێگرتەوانێ ئەو کاتە بەکتریاکە هیچ نامێنێ لەگەڵ یا کارلێکە سەر ڕووی دانەکە پاک بێ کەواتە دانەکەمان کلۆر نابێت لەو کاتەیە و زایدەن بۆ هەموو نەخۆشیەکانی پووک و ئەوانی ترکە بە دوایە دێن خواردنێکی تایبەتەیە کە زیاتر کاریگەری بە لەسەر خراپبوونی دانەکان یان خواردنێکیش دوایی بەمان باسکە کە کاریگەری باشیە بێ لەسەر ددان وەکو چەند جار لە هەموو بەرنمەیەکە و پێشتیش باس کراوە شیرینەکان ئەوانەی کە شیرینن چکە ئەو بەکتریایی کە لە ناو دەما بەرپرسە لەوەی کە کارلێک لەگەڵ خواردنا بکە مادەیەکی ترشی دروستەکە لەسەر ڕووی دانەکان و دانەکان وردە کوونەکە و سەرەتا ڕێنجی قاوەیی بۆ دروستە بێ دوایی ڕەژە بێ دوایی کوونە بێ وردە ئازار بۆ دانەکە دروستەکە زیاتر لەگەڵ ئەو خواردنانەیە کارلێکەکە کە لە شیرینیەکانە هەن باشە ئەنجا خواردنەوە شیرینیە گازیەکان بێ یان هەر شیرینیەکانی وەکوتر نستەلەیە لوقمەقازیە و ئەمانە زیاتر تەسیر لە کلۆربوونی دانەکان چکە بەکتریاکە زیاتر حەزی لەوانەیە مەسەرەن بۆ نمونە حەزی لە کەمتر لەوانەیە لەگەڵ گۆشتا کارلێک بکە لەگەڵ پێکاتەکەی لەگەڵ مریشکە بەڵام زیاتر لەگەڵ شیرینیەکانە بینی نییە ئەو شیرینیانش کە زیاتر لە بینی ژەمەکان ناخورێ ئەوەی کە لە ژەمەکان ناخورێ هەر بۆ تەندروستی گشتیش و بۆ دانەکەش کەمتر مرۆڤ تیای زەرمەند دەبێ وەک لەوەی کە لە بینی ژەمەکان ناخورێ ژەمی بەیانیە خۆی لە بەیانی بۆ نیوەڕۆگە نەستەلێ بخۆی ئەوەیان زەرری زیاترە وەک لەوەی کە نانی بەیانێکە ئاخۆی بە هەمان شێوە بۆ ڕەمەزان لە بینی ژەمی ئێوارە بۆ پاشێ و لەوێ شیرینیەکان کەم بکرێتەوە باشترێکە بۆ تەندروستیدان و بۆ هەموو تەندروستیەکانی تیژ بۆ مەعیدە و بۆ ڕیخۆڵە و بە شیرینی ئینسان دەست نەکە بە ڕۆژ و شکاندن ساسە چەندەنچێ خورما هەم سونەتە و هەم وزەیەکی زۆر باش بەسەری عیبە لە ژەبەخشێ بەڵام کەمیەتەکەی زۆر نەبێت دە 12 دەنگ نەخورێ لە 3 دەنگ تێ نەپەڕێ بۆ کەسێک تەڵان ئەگەر شەکری هەبێ ئاگای لێبێ لەوانێت دەنگچێ بخوا باشترێک بێ و بەدوایە ئاو بخورێتەوانێ بۆی شیرینی ئەویش لەسەر ڕووی دانەکان نەمێنێتەوە کاتۆر بەنسبەت شۆردنی دانەکان چەند پێویستە لە ڕەمەزانە بە تایبەتی لە پاشێ و لە دوای ئیفطار و بەربانکردنەوە لە پاشێوە ئیجباریە دوای ئەوەی ئەوە تۆی خواردنەکەت خوارد بەڕای من چەند دقەیەکی 1-2 دقەیەک پێشەوەی بانک فەرمێ بیهێڵەرەوە بۆ شتنی دانەکانت ڕاستە لە ڕووی شەرعیەوە دانشتن ڕۆژوو ناشکێنێ بەڵام عادەتەن ئەو معجونی دانێ کە تۆ دانی پێشووی تۆزێن دوای ئەوە ئەگەر ئاوێک نەخۆیتەوە بە دوایە تۆزێن ناودە موشکەکە هەرچەند عیلم لەگەڵەوەیە ئەو معجونە بەسەر ڕووی ناودانەکانەوە بمێنێتەوە بەس ڕەنگە ئەمە تۆزێک ناخۆش بێ بۆ ڕۆژوان چکەت بە دوای ئیتر هیچ ناخوا تۆ لە وەختێکی ترە شەوان ئەیکێ توانی دوای نیم ساعت پەرداخیا خۆیتەوە بەس تۆ لە ڕۆژ ناتوانانی هیچ خۆیت لەبەرەوە 5 دقەیەک پێشەوەی بانک فەرمێ دانەکانت بشۆ با چەند دقەیەکی ژەو معجونە بەسەر دانەکانتەوە بێنێ دوای نیو پەرداغا و بخۆرەوە و چونکە ئەگەر ئەمە نەکەی بەڕاستی ڕۆژوەکە ئەبێ بە زەرەر بۆ تەندروستی دانەکانە چکە لە ڕۆژە دەموشکە بێتەوە لیک ڕژاندن کەمە بێتەوانێ کۆمەڵی مەشاکیلی ترت بۆ دروستەکە لەبەرەوە پێش ڕۆژ و پێش پاشێ و پێش بانگی بەیانی ئیجباری ئەبێدان هەر بشۆرێ
بە پەتیش بینی دانەکان پاک بکرێتەوە. زۆر باشە کاک زۆر جا پزیشکی ددان کاتێکە ئەو دەرمانی ئەو ماجونی بۆ تەنووسێت چەند لیستێکی لەبەردەمایە بە گوێرەی ددانەکان بۆ دیارەکە ئەمە چۆنیە چۆن دیارەکرێ بە گوێرەی دان. ئێمە کۆمەڵێک با بڵێن ئەو شەریکاتانە کۆمەڵی مواسەفاتیان لەو معجونانە دروست کردو مەسەلەن هەیە پێمانەڵێن ئەمە بۆ ئیلتیهابێکی بە قووەتی پووکە بێ هەیە بە دوای نەشتەرگی مەسەنجار نەشتەرگەری چاندنی ددان بێ هەر نەشتەرگەری چتری ناودەم بێ هەیە بۆ سپیکردنەوەی ددانە بێ هەیە بۆ ئەو کەسانە ئەبێ بۆ نمونە کە تەلی ددانیان دەمای بە پێ ئەو مواسەفاتی لە معجونەکە دروست کراوە هەڵیە بژێرین کۆمەڵێک معجونی شەیە لای هەموو شەریکەکان هەیە ئەمە بۆ هەموو کەسێکە بێت توانێت بەردەوام بەکاری بێنێ ئەگەر تۆ هیچ کێشەیەکی دان و پووک و نەشتەرگەریت نەبوو هیچ شتێکی تایبەتت نەبوو کۆمەڵی معجون هەیە ئاسایی تۆ توانی هەموو ڕۆژێ بەکاری بێنی ئەو نەوعانەشان ینی بە پێی مواسەفاتی ناو معجونەکە ئەگۆڕێ تۆ دیاریەکەی کامیان پێویستە. بەڵێ کاتۆرە گەرێمە تۆزە لەسەر اختصاسەکەی خۆشی قسە لەسەر بکەین ینی چاندنی دانوانە بەڵێ چاندنی دان بۆ کێ باشە ینی ئەم بۆ غیر ڕەمەزانە زیاتر کێ ئەتوانێت دانی بچێنێت و کێ ناتوانێت ئەوە ئەنجام بە علاقی بە ئێسقان و بە تەمەن و ئەم شتانەوە هەیە پەیوەندی بە تەمەنەوە هەیە باش طبعاً ئەمە قانونە مەگەر زۆر ئیجبار بین لەسەر و 18 ساڵەوە کرێ چکە تا 18 ساڵی جا نێر بێ یان مێ گەشەی شەویلگەین گەشەی بەعامی گشتی لەشی نەوەستاوە لەگەڵی شەر شەویلگەی لەبەرەوە چاندنی ئەو دانە لە خوار تەمەنی 18 ساڵ و لە تەمەنی کەمە گەشەی شەویلگەکە زۆرجار تێگەیە لەبەرەوە وەکو تەمەن لەسەر و 18 ساڵەوە هەتا ئەو پەڕی بگرێ هەرچەند تەمەنی بێ بە شەرتێ ئێسکەکەی یارمەتی دەربێ و بتواندێ چاندنی تیابکرێ بۆ هەموو کەسێگە بێ و یەکێکە لە باشترین بەدیلەکان بۆ ددانێک کە نەمابێ بەڵامی تر جاری وایە کەسێک دێت پێویستی بە چاندنی دانە چەندانی شێوێ ئەشعەیەکی بۆ گری سێرەکەی ئێسکەکەی پووکاوەتەوە ناتوانانی تۆ چاندێکی تیادابنی هەرچەند بۆ ئەوەش ڕێگەی تر هەیە گەر ئێسکە کەشی بچوک بوو بێتەوە ڕێگە هەیە بە شێوەی دیجیتاڵی ڕسمیە گیریەوە شێعەیەگرێ شێوەیەکی بۆ دروستەکرێ کە ئێسکی زۆری ناوێت لەسەر ئێسکەکە سابتەکرێت ناخرێتە ناو ئێسکەکەەوە ئێستا عیلم گەیشتۆتەوە ئەوە شەیە و خەڵکە توانێت ئیستیفادەی لێ بکەن. تۆشەکان زۆر لە چاندنی دانەکەیان جۆری ددانەکە و بازان و کوالەتیانە گۆڕێ نەوعەتیانە گۆڕێ ئەمە پێویستە بە نەخۆشەکە و یانەوە تا تەنها خودی کوالەتی ئەو دانەیەکە بۆی دانرێ مەبەستە لە چاندنەکەیە چاندنەکە با بڵێن تۆ کە چاندنەکەی دانێکە بۆی دائەنرێنی خۆی ئێمە هەم چاندنەکە هەم زەرعەکە ئەنواع کوالەتی هەیە هەم دانەکەش کە دروستێکی چیفەکەی کە لەسەری دروستیەکەی ئەویش با بڵێن چەند نەوعێکی هەیە ئەویش هەر کۆمەڵە شەریکاتە زەرعەکە الحەمدلله ئێستا با بڵێن لە سلێمانی ئەمە لە نەخۆشخانەی بەخشین جۆری باشمان لایە ئەتوانێ بکرێ و بە سعری گونجاویش کیفەکەی سەریشی جۆرێکی پێوتێ سیرامیک جۆرێکی پێوتێ زرگۆنەکە جوانترە باشتر لەگە ڕەنگی دانەکانی ترا خۆیە گونجێنێ بەڵامی تر بەپێی نرخەکانە گۆڕێ جۆری باش و خراپ هەر هەیە کەوتۆتە سەر ئەو پزیشکە چ جۆرێکی لایە بۆ نەخۆشەکەی ڕوونەکاتەوە کامەی بووەکە و نەخۆشەکە کامیان هەڵەبژێرێ. کاتۆر بەنسبەت پارشێ و ئایا خواردنەکەیە کە زەرەر لە دانبات لە پاشێەوە ئینسان نەیخواچکۆ مدەتێکی زۆر ئیتریش ناخوات کەلعادە هەر وەکو ئێوارە وەکو هەموو کاتێکی تری ژیان شیرینی لە ڕادەبەر ینی تۆ مبالغەی تیا بکەی لە شیرینی خواردنەکەیە مەسەلەن بۆ نمونە تۆ لەوانێ نوقڵێ بخۆی زەرەرەکەی ئەوەندە نەبێ و نەفسەکەش تەشکێ بەڵام 6 چکلێت بەیەکەوە بخۆی 4-5 نەستە لە بخۆی 4 پەرداخ بیپسی بخۆی تەوانێ ئەمانە زەرەری زۆرە لە پاشێویشا بەڕاستی بۆ تەندروستی لە شیش بۆ دانەکانیش ئینسان زیاتر شتی بەیانیان بخوا سوودیشان هەیە بۆ دانەکان بە تایبەتی پەنیر باشە و زەرەریش ناگەێنی پێویست ناکاتۆ بی لە پاشێوە دانیشی بسکیت و بیپسی بخۆی زەرەری هەیە طبعاً ئەگە دوای بیریشی چوو دانەکانیشن نەشە دیتر ئەم شیرینیە بە ناو دەم تا ئەمێنێتەوە حتا ئەم 15-16 ساعتە بۆ خۆی زەرەری خۆیەیە دوای ئەبێ دوای جەژن بە پەلە بچی بەلای دکتۆری دامڵی دانەکە مێشیان ئێستا خۆی زیاتر ئەوەی کە لە ڕەمەزانە زیاتر نەخۆشکە دێ زۆریان دانێشێ هانی مەسەلەن نوقڵێکی خواردویان لوقمە قازێکی خواردووە زیاتر ئەوانەی کە سەرەتای کلۆریانە شیرینی دانەکانیان ێشێنێ مەجبور ڕۆژی دوایی بەپەلە بچێەوەی تووشی ئەمە نەبی لەو شیرینیانە دوورکەویتەوە پێش ئازار بوونی ددان تا چەند گرنگە ناوەناوە پشنین بۆ دان بکرێن خۆم دکتۆری خۆ کاکشە زۆر زۆر کێشەی دانم هەیە ینی ئازاری شینیە تا چەند گرنگە هەربی 6 مانگ جارێک
قانونە هەر لەو کاتێک کە مناڵ دانی دەرەچێت لە 6 مانگی 8 مانگی هەر کاتێکە هەتا تەمەەن باقی بێ 6 مانگ جارێ تۆ پێویستە دکتۆری دان ببینێ زۆر جارێ منە خۆش دێتە لامان ئەڵەیە دوێنێ شەودانیشتە بووم لە فەیەکم خوارد یان شتێک چکلێتێکم خوارد دانەکەم شکا لە پڕ هیچی نەبوو دوێنێشکە ئەمە مستحیلە لە دانێکی ساغا ڕووبە مستحیلە هەتا ئەگەر بیپسیەکیشی پێڵ بچڕی گوێزێکیشی پێ پشکێنی ئەگەر دانەکەت ساغی ساغ بێ دانەکەت ناشکێ چە من ناڵێم ڕۆن ئەوانە بکەن بەڵام ئەوەی کەڵێ لە پڕشکا بە شتێکی نەرم ئەوە لە بنەوە تەواو کلۆر بووە لە تەنیشتەوە تۆ بەس بینین یا بە زمانی لی هەستی پێ ناکەی هەتا تەواو بنەکەی بۆشەبێک تەبقەی تەنەگەمێنێتەوە لە سەری سەرەوە بە شتێکی بەسی دەشکێ لەبەر تۆ گەر هاتیتە لای من ئەم 6 مانگ بۆ 6 مانگی کە ئەوەندە ئەو کلۆریە ئەگەر هەش بێ زۆر ناکە هەتاکو دانەکەت پشکێ مثلا من دوو نەخۆش دێتە لام 6 دانی بۆ نووسراوە بۆ پڕکردنەوە ئەڵێ مەسەن ئەم سیانیان ضرور نییە بڕۆ 4 مانگەوەرەوە بە سیرەکەینەوە ئەم دوانیان ضرورە نەیکەی تا 6 مانگکە خراپە بێ پزیشکەکەت قرارەیە کامیان زۆر ضرورە ئێستا بیکەی کامیان ئەتوانی چەند مانگێک دوای خەی ئەم پشنیە بێتە هۆکارە بۆی کە دەمالبڕینیشی بۆ نەکرێت تەڵعاً تۆ مەسەلەن کە هاتیتە لای من پڕکردنەوەیکی سەرەتاییتەوە بۆم کردی تۆ تا چەند ساڵێکی ترە دانت کێشەی نابێ 6 مانگکەیتەوە ئەگەر پڕکردنەوەکەی منیش تێکچوونێکی تیا ڕووبە ئەکرێت چاچیکەی بۆی زیاتر نەڕوە زیاتر تێک نەچێ بەرەو خراپبوون و دەماربڕینی دان و زۆرجار دەماربڕینەکەش کێشەکەت بۆ حەل ناکە ئەگاتە کێشانی دانەکە و بڕۆ دوای زەرعەکە و دان دروستکەرەوە و یعنی مەشاکیلی زۆرت بۆ دروستەکە کاتۆ پاکردنەوەی دان چەند مانگ جارە بکرێ باشەوە ئایا زیانی نییە بۆ دانەکە پاکردنەوەی زۆر پاکردنەوەی دان ئەتوانین بڵێ وەختی نییە بڵێ ئەوەندە جار کاتێک پاکردنەوە تۆ ئێمە پۆلیشمان هەیە و پاکردنەوەمان هەیە و سپیکردنەوەمان هەیە سێشتی جیاوازن پۆلیشەکە توانین تۆ 6 مانگ جارێکە گەردانەکانە ڕەنگێکی گرتبێ ئاسایی بیکەی لەوانەیە هەندێک کەسەیە چای زۆرەخوا مەسەلەن قاوەی زۆرەخوا یان جگەرە خۆرە زۆرتر دانەکانی ڕەنگەکردن لەوانەیە لە 3 مانگیشە پۆلیشەکە ئەگەر بکات کێشەی دیارێکە کامێنی بووەکە بەڵێ تەبعاً بەڵام پاکردنەوەکە تۆ کلسی پێوەیە دانەکە پێویستەکە کلسەکان لێکەیتەوە ئەگەر تۆ دانەکانت بە 3 ساڵیش کلس نەگرێ پێویست ناکە پاچی بکەیتەوە تەنها پۆلیشێکت بۆکەن سپیکردنەوە ئەوەیە ڕەنگی دانەکانی خۆت لە ئەسڵەکەی خۆی ئەەکەی بە سپیتر باشە ئەوەی کە خۆی گەورە بۆی دروستکردبی ڕەنگێکە مەسەن ئێمە با بڵێن چارتێکمان هەیە ڕەنگەکان هەچ کەسە ڕەنگی دانەکەم سەنەوە ئەیوەنەوە ئەیتۆ ئەیسەوە بیوەنەوە بیتۆوە سیوەنە ئەمە ڕەنگەکەت بۆ سپیترە کاتوانی لە مەسەلەن لە بیوەنەوە هێنێتە ئەیتو بۆت سپیەکات و بەڵام شتێکی دایمی نییە مثلەن بۆ نمونە چ نمێنێت و کاتەوە ئەوەی من هەرچە من زۆر ئیشی لەسەر ناکەم لە اختصاسەکەی من نییە نەخۆشم نبینیەوە لە 6 مانگ زیاتر بڕی کردبێ هەرچەند لە دوای ئەوە معجونی سپیکردنەوەیان بۆ نووسن بۆی سپێتەکەی زیاتر بەردەوام بێ بەڵام زۆر بەردەوام نابێ ئەو پڕی 6 مانگەوەی من بینیوە ناگاتە ساڵ وەکو ڕەنگی دانەکە خۆی لێتەوە شتێکە بۆ وەختێکی معەیەن بۆ مناسبەیەکی تایبەت ئەگەر کەسەکە بیەوێ بەڵام کەسێک بێ بە سپیکردنەوە بە بەردەوامی دانەکانی سپی بێ ناتوانێت بەڕای منیش ضرور نییە ئینسان ڕەنگی دانی خۆت چۆن بوو بیپارێزە پێویستە بە سپی نییە سپێتێکە و ضرورەتە نییە کاکتۆر لە ڕەگەزا جیاوازی هەیە لە کێشەکانی دانا مثلن پیاوان لەوانەیە زیاتر تووشی کێشی دانیان ئافرەتان لە ڕووی عیلمەوە نەخێر بەڵام لە ڕووی عملیەوە احتیمالە باشە بۆ نمونە ئەو ئافرەتەی کە حەملەکە باشە تأثیر لە خودی دانەکە ناکە بەس پووکەکەی خراپە بێ تأثیر لە خودی دانەکە ناکە بەڵام سێمانگی یەکەم دڵی تێکەڵێ ناتوانێت دان بشوە دانەکەی خراپە بێ باشە گۆڕانی هۆرمۆناتەکان تأثیر لە پووکەکەیەکە پووکیش خۆی بەشێکە لە دانەکە خۆی تۆ ئەگەر دانێکی ساغت هەیە دانێکی ساغ و سەلیمی هەیە هیچ عیبی نە هیچ کلۆر نیە دانەکەی لەقێ کەواتە هیچ ئەمە پووکەکەی خراپ بوو کەواتە لە مێینەکانە بە حکمی ئەو حاڵەتانی کە بەسەریانە لەوانەیە پووکەکانیان خراپ بێ باشە لە پیاوان جاری وا هەیە شتانیان بەسەر نایە بەس مەشغەڵەتی زیاتریان کەمتر ئیتیمام بە خۆیان ئەمە ڕۆژێکیان بەرنامەیەکیان کە شتێکی کورت لە بەخشین ژن زیاتریان پیاو ژن زیاتریە بۆ دان چاکردن زۆر جار هەبوو پیاوەکە و توێتی بە کوڕەکەم و کچەکەم و خێزانەکەم تەواو ئینجا خۆمیە بەشێکی پەیوەندی بە مەشغڵەتەکەی هەیە پێشێکی پەیوەندی بە باری داراییەکەوە هەیە تا ئەوان تەواونەکە خۆی نایە تا سەری خۆیت هەنەکانی خراپە بن لەبەرەوە بە سترێسۆ نیە ئەترسێ لە تۆڵ کاکتۆر
ئافرەت شتێکی تریشی هەیە کە جناب ئاماژەی پێ بکەین کە زۆر جار لە مودەی حملە ناوێرێ ئەنتیبایۆتیک بەکاربێنێت ئەلتیهابێکی هەیە شتێکە ئەنتیبایۆتیکە کە ئەوە حاڵەت نەخۆشەکە گەیشتووەتە حەدێک کە دانەکەی خراپ بووە تۆ ئەنتیبایۆتیکی بووە نووسی ینی لێبۆتەوە تۆ ئەنتیبایۆتیکە بۆیە فترێک ڕایگری بۆی دەمەڕبڕینێکی بۆ بکە یا دانەکەی بۆ پێشییان تا ئاگاتە دوای حملەکە ئەمە قسەمان لەسەرەوە نەگاتە ئەوە کە گەیشتە ئەوە مەسەن لەوانەیە لە غەیری وەختی حملی شابێت و هەردانەکە خراپ بووە تازە بەڵام وەختی حملەکە ئەوەی هەیە زۆر لە خوشکان مەسەلەن کە دێن ئەڵێ لە کاتی حملە هەموو دانەکان مۆرێ من زۆر بەدوایە گەڕاوم مەسەلەن بەحسێک ببینم کە ئەم حملە تەسیرە کات سەر خودی دانەکە نیمانە باشە زۆریان بڕۆیان وایڵە کالیسیۆم داوەزێ دانەکەم خراپە بێ ئەمە قاعیدەیەکمان هەیە پێکهاتەی دانەکە کاتێکم دانە یەتە ناودەمە و باڵین ئیتر کە ئەڕوێت لە ناودەما ئەم پێکهاتێ گۆڕانی بەسەر نایە هەموو پێکهاتەکانی تەواو بوو بەشی ڕووی دەرەوەی دانەکە باشە بەشی ناوەی لێکە مەکالیزیاکە بۆی دێخواردنی بۆچێ بەس بەشی ڕووی ئەوەی کە ئێمەی بینی بەشی سەرەوەی کە بە ئینگلیزی پێوتە ئێنامەڵ ئازام بە کوردەکەی ئاجنە ئەوەی پێڵێن ئەمە پێکاتەکەی ناگۆڕێ لەبەرەوە ئەو کالیسۆمی داوەزێ کالیسۆمی ئەم لێرە داناوەزێ بەڵام زیاتر پەیوەندی بە شنەکەەوە هەیە پەیوەندیەوەی لەوانێ مەسەلەن خوباتە کۆمەڵی خواردن حەزی لێتی مجبورە بیخوا بۆ دانەکانی خراپە پێڵی دامشوە دانی بۆ ناشۆرێ هەیە مەسەلەن یەت ئەوێتەوەی فەحسیکەی دڵی تێکەڵێ چ جایەوەی فڵچە لە دانی بخە ناتوانێت لەبەرەوە دانەکانی خراپە کاک دکتۆر پابەندەوەی نەخۆش بە و علاج و دەرمانانی کە ئێوە بۆی ئەنووسن زۆرجار کتاب گەڕێتەوە تا چەند کاریگەری بە لەسەرەوەی کە ئیشەکەی بە جوانی بۆ ناکرێت زۆر تەسیری هەیە ینی نەخۆشەیە بۆ نمونە عیلاجم بۆ نووسیوە بەشی 5 ڕۆژ دوای جارێ لە معیدەکەی خۆیان نایەتەوە وەکو خۆی کە لە معیدەکەی خۆیان دواکەوت ئیشەکە خۆی تێگەچێت کە دوایی هاتەوە مەسەلەن تۆ 20 دەنێک حەبت بۆ نووسێت دەدەن کرد بۆ ناڵێ دکتۆر دوانم خوارد و تۆزێک باشە بێ دوای 2 دەنێک وازی لێ هێنێ طبعاً باش نەبووە خۆی بێدەنگ بووە چکە ئێمە هیچ عیلاجێکمان نییە خاصن بۆ ئیلتیهابات دەینووسین ئیلتیهابی دان سفر کاتەوە بێدەنگێکە تەوقەیە ئازارەکەت کەمەکاتەوە وازی لێبێنە یەک مانگکە دەست پێکاتەوە دوو هەفتەیەکە دەست پێکاتەوە یەتەوە ئیشەکە لە خۆشی تێگەیە هاتوچۆکەی خۆشی زیاکە ئیشەکە لە دکتۆرەکە شتێکەیە گلەی ژێنێتە سەر دکتۆرەکە دکتۆر من 2 هەفتە لەمە پێشاتم تا ئێستا چاک نەبووم تۆ کاکە لە کاتی خۆتاوەرەوە هەندێکی شێ پێویستی بە جەلساتە پێویستی بە 2 جەلسە بە 3 جەلسە بە 4 جەلسەیە من چاندنێکی دام بۆ تۆکەم 20 دەنێک حەبە بۆ نووسم تۆ بۆ 12 خۆی ئەوی تری واز لێ هێنی ئێگە 12 زەڕور بووە عیلم 12 دانە 20 دانانە لەبەرەوە چەند پابەند بێ لە هەموو بوارەکانە مەسەلەن بۆ هەنەگەوە هی نەخۆشی شەکرەش کابرا مەسەلەن 3 ڕۆژاری حەبی شەکرەکەی خوا گلەی لە دکتۆرەکەی کاڵە شەکرەکەم کۆنتترۆل نابێ لەخۆتەوە مەیخۆ یان دوو لوقمە قازیە خوا و دەنجێ حەوزیا هەڵەیاڵێ لوقمە قازیم خواردووە نابێ دکتۆرەکە دەزانێت کامە باشە کامە خراپە کۆنتترۆل نیە بچۆرەوە بۆ لای ئازاری دانەکە چاک نەبوو بچۆرەوە بۆ لای زانە بۆ وایە بۆی بەدیلێکی کە عیلاجێکی کە ئیشێکی کە تەکنیکیشکە بۆ بەکاربێنێ بۆی تۆ ئیسیفادەی لێ بکەی نەک خۆت قەراری تەندروستی خۆت بێ کاتۆر چەندی ئەم ڕێنماییە ینی زیاد بکرێ هەر زیاد نییە بەڕاستی ڕاستە ئێمە چی بکەین یان لە خواردنە ئیسە باسی شیر دەکرێت لە بۆ مناڵ کە شیر زۆر بخوارد بۆ کالیسیۆمەکەی کردڵامەندانی سفادی لێکە ئەی لە گەورە ئایا ئەو شیرەیە هەر شتێک باش لە خواردنەکە بۆ دانەکان ئیسفادی بۆ دانەکان لە گەورەیە خواردن ئێمە با بڵێن زیاتر تەرکیز لەسەر شتنە نەک ئەوەی کە خواردنێک دانەکانە دوای تازە وەختی خواردن نەماوە تقریبان ئەتوانین بڵین کە دانەکە ها وەختی خواردن نەماوە چکە ئەم دانانە لە ناو سکی دایکەکەیە کە مناڵەکە دروست بووە لە تەمەنی دوای 3-4 مانگی و 5 مانگی مناڵی ناوسکی دایکدان تو دەزەکا بە دروست بوون لەبەرەوە ئەوەی دایکەکەی خواچێتە پێکاتی دانەکە دوایی مناڵەکە کە بێ لە دایک ئەوەی کە مناڵەکەی خواچێت بەشێکی چێتە دانە شیریەکان بەشێکی ئەڕوا بۆ پێکاتی دانە هەمیشەیەکان کە دانەکە ڕوا و هاتە دەرەوانێ زەحمەتە تۆ خواردنیشی بیتێت چاچکێک کەوەکوتم متەکامل بووە تەواو بووە بەڵام ئەوەی هەیە خزمەتکردنە شتنە باشە دوورکەوتنەوە لەو خواردنە شیرینی و گازی و جبس و بەڕاستی کاریسەیەشی گەورەیە خواردنەوە گازەکان و جبس لە تەمەنی 13 ساڵ و 14 ساڵ و 15 ساڵیەت 15 دانی کلۆرە ئەمەمە کاریسەیەکی زۆر گەورەیە ینی دایک و باوکەکان حەقاگیان لە هەڵە چی لێ بکەمەی خوا ئێخر خۆ لەکوێی هێنێت تۆ پارەی ئەیتێ
خودی جبسەکە کلۆریەکە کاتوریان نەشۆردنە واللهی سەیریکە ئەو جبسە وەکو ناحیە علمەکەی هیچ سێکم لا نییە بەڵام بە عەمەلی لامانە ئەم جبسە دیارە مەسەڵەن شێوازی دروستکردنەکەی و سوورکردنەوەکەی و پێکاتی کە تایەتی چکە هەموو ئەوانەی کێندانیان زۆر خراپە جبس زۆرە خۆن بیپسی و کۆلا و ئەم بەزم و ڕەزمی خواردنەوە گازیانە زۆرە خۆن ئیندۆمی زۆرە خۆن یعنی دیارە ئەم شتانە تەسیرەکەی خراپە ڕاستە لەوانەیە ئەمە بەحسێکمان لەسەر نەگەیان لە دنیاە بەحسێکی دقیقی لەسەر نەبێ یا من نەمبینی بێ بڵێ فڵانش دوای لێ ئەکە ڕێگەکەی چییە بەڵام بۆچی هەموو ئەوانەی کە ئەوانە زۆرە خۆندانیان خراپە کەواتە تەسیراتی زۆر خراپی هەیە حەزەکەم یەک ئیزافی تر بکەم بۆ ڕەمەزان مەسەلەن ئێمە بە ڕۆژ هیچ ناخۆینەوە چی بکەین لە ڕۆژە ناودەممان پاراو بێ مەسەلەن لە دوای بەربانگ ئاوێکی زۆر خۆرەوە بۆی تەعویزی ئەو وشکەی ناودەم بکرێتەوانێ ئەوەی کە زۆر موی مامڕۆژ لەسەرم خوێنەوانێ سیواک کرد بەڕاستی بەڵێ زیاد لە 20 مادەیتایە کە یەک لە یەکیان باشترن بۆ ناودەم بۆ کلۆربوون بۆ کەمکردنەوەی جۆرە مادەیەکە لە سەردان دروستە بێ پلاکی پێوڵێن بۆ کەمکردنەوەی ئەوە بۆ ئیلتیهابی پووک بۆ خوێن لێ هاتنی پووک بۆ کەمکردنەوەی کلۆری یعنی هەتا ئەڵێ ئەو زۆر جار با بڵێنەر وەکو خۆشمان خۆمەی کەم لەوانەی خەڵکی تریش بەدان ڕیشاڵەکانی نەرمەکەیتەوە ئەنجا سیواکە کاکەی ئەڵێ هەر خۆی بۆ خۆی ئەو هەست بە تاڵیەکەکەی تاڵێکە دەردانی لیک زیاکە باش ئەو مادەیتایەت یعنی مادەیەکی ڕۆنی تایە ئۆیڵێکە تایەتی ئەبێتە هۆی زیاد ڕژاندنی لیک لەبەرەوە تەمەن هەموو لە تۆ لە هەموو کاتێکی ترە بەڵام بە ڕۆژە لەبەرەوەی تۆ دان ناشۆی هیچ ناخۆی ئەو ناخۆی تەوانێ ئەتوانی مەسەرەن لە وەختی نێزنوێژەکانە تۆ شتێک قومێک ئاو لە دەم وەرەی تو تفیکەیتەوە بۆ پاراوبوونی ناودەم و بەکارهێنانی سیواکەکەش جگە لە ئەو هەموو ئیسیفادەی کە هەیەی جرە بەکتریای تایە مادەی تایە ڕووکاری دەروی دانەکە چۆن فلۆرایت بە قوتێکە و ڕووکاری دەروی دانەکە چاگەکاتەوە مادەی تایە ئەو ئیشاکە هەمووشی سروشتین خەڵکە گەڕێ بە دوای معجونێکە لە سەیدەلەیەک بیخڕێ لێی نووسرا بێ سروشتی ئەمە سروشتی ئەمە بەکاربێنە بەڵام بە طریقەی صحیح هەفتەی جارێک نائاوی پیاکەی هەموو بەکارهێنانێک پێش بەکارهێنان یا دوای بەکارهێنانەکە بیشوی پاک ڕایگری خوازم چەند جایشکە لەم بەرنامەیە بوو لە شوێنی کە باسم کرد خەڵک هەیەڵێ لەبەر سونەتەکە نەبێ بەس خۆمەتوانم بۆنی سیواکەکە بکەم لە دەمەبوونی ئەوە ناخۆشە تۆ قەت نەشتۆ کاک بیشۆ سێ چوار جار ڕۆژێ بیبڕە و ڕیشاڵێکی لێ دروست کەرەوانێ ئاوا بە تایبەت بۆ ڕەمەزان ئیسیفادەیەکی زۆر چاشی لێکی کاتور ئەم غەرغەرەی ئاو بۆ ناودەم هەرچەند ڕووی شەرعیەوە بڵین زۆر باش نییە غەرغەرەکردن بە ئاو بەس ئەو غەرغەرەیە ناودەم تەڕکاتەوە وانە اینجا شتێکی خۆشیە لەسەر غەرغەرەڵێم پیاوێکێتی وەڵامی گیانم بە دەستنوێژە کە تینیوم نابێت ئەوە کردو خواردێتی تاوان کە خواردێتی تاڵەوێت تاوان ناودەم پاراوە باش تاوان ناودەم پاراوە کاتەوە تۆ ئێسێمەیەشێک لەو ئیشانەی کە با بڵێن لیک خۆی هەیەی سەرڕووی دانەکان پاگەکاتەوە بسکە لیک داوەزینەوە دەم وشک بۆ میشە نامێنێت تۆ توانی بەو ئاو لە دەمۆرانی وەختی دەستنوێژەکان بۆ نمونە بە شەرتی قوتینە ئاوەکو کاورە ئاتیریدا ناودەم پاراوە کاتۆ شتێکی باشە بۆ نیدەمیش کەمەکاتەوە بە تاکیدی چکێشێک لە سەبەبەکانی بۆنی دەم وشکی ناودەمە وشکی ناودەمێکێکە لە سەبەبەکانی بۆنی وەڵی بۆنی ناودەم با بڵێن لە ئیتر لە دانەکان خۆیەوە بۆنەکەی دەست پێکا کە دانەکە کلۆر بێ میکرۆبیتەیە بۆنەکە پووکەکە دیلتیابی هەبێ بۆنەکە بینی دانەکان پاک نەکەیتەوە خواردنی تامێنێتەوە بۆنەکە سەرڕووی زمانت نەشۆی زمانشتنیش لەگەڵ دانشنا ئیجباریە بۆنەکە چکە بەکتریای لەسەرمێنێتەوە ئەویش بۆنەکە دوای ئەوەی تر لە ناودەماکە ئەمانە ئیلتیابی ناودەموانە نەما ئەڕوا بۆ لەوزەتێن بۆ قوڕک بۆ سنگ بۆ مەعیدە بۆ ڕێخۆڵە هەمیان بۆنەکە یەنەوە بۆ دەم بەڵام عادەتەن بۆنی دەم چارەسەرەکەی لە ناودەمەوە دەست پێەکە هەموو شتەکانی ناودەم چاکەی نەبوود ئیترێنێری بۆ لای دکتۆری مەسەرەن ئیلتیابی جیوب تیابی لوت ئەمانە هەمووی دەرچەکان لە دەمەوێتە دەرەوە احتیمال بۆنی دەم دروستکە سیواک ئیسفادەی هەیە بۆ بۆنی ناودەم بە تەئکید لەبەرەوەی تۆ هەر کە خۆت سیواکە تاقی کەرەوانێ بۆنی ناودەمت خۆشەکانی
چکە بەکتریاکەشە کوژێ لەگەڵ خۆیان بۆ بەکتریاکەش و هەر خۆشی بۆنیەکی هەیە هەبەرەوە بۆنی ناودەم زۆر ئیسفادەیە دکتۆر پزیشکەکان زۆر ڕێنمایەکەن بۆ بەکارهێنانی شۆردنی ددانەکان کە بە شێوازێک بشۆرن سوودی لێ بۆ سیواکیشەوە ممکنە کە چۆن سیواک بەکار بە تاکید لەبێ سیواک ڕەقترە ئەگەر بە ئارەزووی خۆت بیهێنی بەدانەکانە زەرەرەکەی لە فڵچەکە زیاترە بێت چکە فڵچە بەو نەرمی خۆی نەخۆش هەیە دێتە لامان ئاستی ڕێکی پووکەکەی با بڵین لە ویا زیاتر وای لێ هەمووی چاڵ بۆ لەم سەر بۆ ئەو سەر تەنها بە فڵچە کە فڵچە چەنیش نەرمە چەنێکی ڕق بێ بەقەت سیواک هێشتا ڕق نییە باشە تۆ ئەو سیواک بۆ ڕقی خۆی هیچ معجون و شتێکی شیلێ نایش کە خۆی مادەیتایە تەنها تۆگە تۆزێک تەڕیکەی بە لیکیا بە ئاوێک ئەیهێنی بەدانەکانتە بەم شێوازە بەکارهێنانی غەڵەتە ئەبێ بە شێوازی شنەکەی لە پووکەکەەوە بەرەو ڕووی دانەکان سیواکەکە بێنی بەدەمتە بەدانەکانتە یعنی لەسەر پووکەکە دایانی زۆر بە نەرمی ئەیهێنی بەسەر ڕووی دانەکانتە هی خوارەوەش لە پووکەکە دایانی بەرەو ڕووی سەرەوە ئەیهێنی بەدانەکانتە بۆ سەر ڕووی دانەکان تامان بتوانی پیای بێنی باشە سیواکەکە ئەگەر نەبووە کووتم بەدان بیگەزی بۆ ئەوەی ئەو مادەی لە ناو داری سیواکەکەی بچێتە سەر ڕووی دانەکان سەرڕۆکەی و بەشی ناوەشی ئیسیفادەی لێ بکە بەڵام هەموو جارێگەڵێم سیواک بە دیلی فڵچە نییە سیواک یارمەتی دەرێکی زۆر باشە لەگەڵ فڵچە و معجونە بەکاری بێنی لە ڕۆژی ڕەمەزانە تۆ ناتوانانی دان پشۆی معجونەکەی عاشتەکە سیواکەکە بەکارێنی بەڵام فڵچە و معجون واز لێ مەهێنە بۆ سیواک سیواکەکەش واز لێ مێنە بۆ فڵچە و معجون هەردووچیان بەیەکەوە بەکاربێنن تاواکەریەکەن بە تاکید دکتۆر لە پڕکردنەوەی ددانە زۆر کەسەیە کە دانێک پڕکاتەوە یدی پێی وایە تەواو ینی مەچارەستەکراوە ئەی تا چەند گرنگە ناوەناوە چێکی بکاتەوە کە ئەم پڕکردنەوەیان ئەو دەرمانی دەرناتویان کلۆربوون دووبارە دروست نەبووەتەوە تەواو نەبووە تاوان تۆ ئەو بەشەی دانەکە پڕەکەیتەوە مەسەلەن بەشێکی کلۆر بووم کلۆریە لە ئابەی پاشەکەیتەوە ڕەشەکەی و دەرمانی بۆ دانی پڕێکەیتەوە ئەمە ئەوەی تەواو بەڵام ئەی بەشەکانی تری دانەکە چۆن ئەم لایی دانەکە کلۆر بووە ئێستا ئەکرێ جارێککە لە لایەکی ترەوە کلۆر بێ یان وەک جەنابەت فەرموون مەسەلەن پڕکردنەوەکەت تۆزێکی لێ بشکێ کە محتەمەلە تاوان چەند باشتر بکرێ ئەم شتانە کەمتر ڕوئەیە بەڵام هەر ئەگەری هەیە ڕووبە مەسەلەن لە دیوی ئەو دیوی دانەکەەوە لە پێشی دانەکەەوە کلۆرەبێ لەبەرەوە تۆ ئەو دانەکە پڕیەکەیتەوە لەوانێ ناسکتر بێ لە دانێکی خۆت کە هیچ پڕکراوەیەکی تیان نییە چکە تۆ دانێکە پڕکراوە نییە هیچ دەرچێکی نییە بۆ ناوە بڕوە بەس من پڕکردنەوەیەک بۆ تۆەکەم لەوانەیە پڕکردنەوەکەی من باش نەبێیان تۆ دوای خزمەتی نەکەی لە بینی بە یەکگەیشتنی پڕکردنەوە و دانەکەی خۆتە لەوێ احتیمالەشت دوای داخڵ بێتەوانێ و کلۆربوونەوە دروست بێ هەرچەنەما ئەگەر بە شێوێکی زانستی و ڕێکوپێک بکرێ نابێم حاڵەتە ڕووبە بەڵام جاری وایە ئەوەش ڕوئە لەبەرەوە پڕکردنەوەی دان معنای لە خەم ڕەخسینی ئەو دانە نییە هەر ئەبێ ئاگاد لێبێ هەرەبێ چێک بکرێ تۆ گەر 6 مانگ جارێک چوویتە لای دکتۆریدان ئەو سێری ساغەکەش و پڕکراوەکەش و هەموویت بۆکە گرنگەکە ئەوەیە تۆ بڕۆیتە لای پزیشکێکی ددان کە خۆت سیقەت پێیەتی و سەیری دانەکانت بۆ بکە کێشەیەکت هەموو بۆ چارەسەر کاتی خۆی زوو دانەکان بە قڕقشم بوو بڕکرایە بڵێن لاتینیان پێ ئێستا بەکار ناهێنرێ زۆر کەسێ ئەچی ئەیگۆڕێ لەبەرەوەڵێ نەوا بکێت دەم ینی قوتی بم دوای زیانی هەیە زیانی هەیە ئەو حاڵەتە زۆر قسەی لەسەر ئەو مۆڵوە بەحسی زۆر لەسرە باشتر وایە ئێستا نەکرێت لەسەر ئەو هەموو قسەی کە لەسەرێتی طبعاً سیرەکە لەوایە هەموو قسەی لەسەر بەڵام هەر دروستی ژەکرێ شەریکاتەرشی یێنێ شەریکەکانیشی ئێمەنی ینی نەکوردین نەعەرەبین تێگەی شەریکی ئەجنەبیشن دروستی شیەکەن ئەشیهێنن ئەشفرۆشتێ لە وڵاتە و لە وڵاتەکانی تیش هەیە وەکو ئەو بەحسانی کە لەسەری کراوە بە تاکید زەرەری هەیە ئەگەر بتوانێت بە شێوەیەکی زانستی ڕێکوپێک ڕەشەکە لا ببرێ و بکرێ بە سپی طبعاً باشترە بەس هەندێک کات من هەندێک حاڵەتە بینم یعنی وەکو ئەوە ڕای خۆمە لەوانە ڕای زانست نەبێ پڕکردنەوە ڕەشەکەی سابت بۆ هیچ مشکیلەیەکی نیە و شوێنی خۆی گرتووەمانە بە نەخۆشەکان ئەڵێم میکە بەسپی هەندێکیان بەس هەندێکیان هەیە ئەوەندە کۆن بووە لیشکاوەچکە عادەتێکی هەیە و مادە ڕەشە دوای فەتێگە چێتەوە یەک بۆشی دروستە بێ لە بینی ئەو دانەکەیە لەبەرەوە وردە بکرێ بە مادەی سپی هەم جوانترە ئێسش مادەی سپی زۆر بە قوت زۆر چاکەیە کە لە ڕەشەکەش باشترە جوانتریشە و زەرەرەشی نییە بۆ کێشەکانی دان پڕکردنەوە بێ یان چاندن بێ باشترە
لە ڕەمەزانە بکریان دووە بیخاتە دوای ڕەمەزان و کەسانی کە ینی پەیوەندی هەیە بە ڕەمەزانەوە وڵی پەیوەندی بوون بە ڕەمەزانەکەەوە ئەوەی ئیشکردن بۆ نەخۆش لە وەختی ڕەمەزانە تۆزێک کە بە ڕۆژووە بێ بە ڕۆژە بە تایبەتی ئیزعاجە مەسائلی مەسەلەن ئەو شتە ئەچێتە ناو دەمەوە چەند ئێمە ڕێگەی ترمان هەیە باڵ شتێکمان هەیە ڕەبەردامی پێڵێن بۆ دانەکەی دانەکە جیا کاتەوانێ و ئاوە زۆر ناچێتە دەمی نەخۆشەکەەوە ئیزعاج نابێ بەڵام هەر بەشی خۆشی ناڕەحەتی و ناخۆشی تایە ئەو ئیشانەی کە مەسەلەن ضرورەتن نەخۆشەکە مەسەلەن بێت چێکیشی بکە گەردانێکی ضروری هەبێ بۆ نمونە کلۆرەکەی زیانەکات دوای ڕەمەزانیان ئازارێکی هەیە ئەمانە لە ڕەمەزانە بکرێن تەمان هەر ئەبێ بکرێن ئەوانە مەسەلەن ئیشە جوانکاریەکان زیاتر خەڵک هەر خۆشی وایە منیش نێڵم خەڵخۆی هەرەی کاتە دوای ڕەمەزان خەڵکەیە مەسەن لە ئەو ئیشە دوای ڕەمەزانیەمەوە چاچیەکەم ئەو کیفە دوای ڕەمەزان دروستەکەمەوە و زەرع دوای ڕەمەزانەکەم لەبەرەوە ناڕەحەتی هەیە تۆ بەنجی بووەکەی نەخۆشەکە جاری وایە کاتی بەنجەکە زەختی داوەزێ تۆ گەر وەختێکی تر بێ مەسەن دوو دەنێک خورمایی تێ شیرینیەشی تێ بۆی شەکرەکەی چاک بێ زەختەکە ڕەمەزانە ئەمە ناکرێت نەخۆشەکە سەعات 2-3 بۆ عیادە لە پاشێ سەعات 4-5 هیچی نەخواردووە ناڕەحەتیەشی تیا ئیشیدان لە ڕەمەزانە بەڵام هەر ئەش بێ بکرێ نەخۆش هەر پێویستیشی پێ بێ هەندێک ئیشەر ضرورەکان لە ڕەمەزانە بکرێ ئەوانەی کە جوانکارین و کەمالیاتن چێتە دوای ڕەمەزان سەبارەت بە سڕکردن چی هەندێکە زێ ئەو بەنجە هیچ نایگرێ ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە دوانە یەکیچانەوەی تۆ بەنجەکە شوێنی خۆی نەگرتووە ئەمە زیاتر لە شەویلگی خوارەوەی ڕوئەیە باڵێ لە دانەکانی دواوە چکە لە ڕێکی دانەکە خۆی نادرێ بەنجەکە لە دەمارە ڕئیسەکەی رێکەیەت بۆ دانەکان تاوان ئێمە قانونێکمانەڵێ بەو جۆرە دەرزیەکە دانێ بۆ جۆرە داخڵ بۆ جۆرە لی بە وا دەست ئاوا لێ بکە بەس با بڵێن جیاوازی لە کەسێکەوە بۆ کەسیشکە هەر ڕوئەیە ئەوە یەشێکە لە هۆکارەکان باشە بەڵام هۆکاری تریژەوەی کە دانەکە ئیلتیهابێکی زۆری هەبێ ئەو ئیلتیهابە ئەو جەراعەتی کە لەسەر دانەکەیە لەگەڵ ئەم بەنجەیە کە ئەیکەی تەفاعولێکە کە ناڵەن بەنجەکە لەوێ ئیشی خۆی بکە ئەوە یەشەکە لە هۆکارەکان زیاتر ئەگەر کەسێک زۆر مسەکینات زۆر هازارشکێنی بەکارهێنابێت تەمان تۆ مەسەلەن کەسێک بەنجی زۆر وەرگرتە بێ بەنج زۆر کرابێ ئەمانە وردە تۆ جیسمە لەگەڵ ئەو دەرمانە ڕێ زیاتر داواکە بۆ نمونە کەسێک ئەگەر ڕۆژی بە دەنگێک پاراستۆڵ سەرێشەکەی چاک بێ لەوانەیە ئەگەر هەموو ڕۆژ بیخوا 3 ساڵی کەوای لێبێ 2 دەنگ بخوان جاوای لێبێ 3 دەنگ بخوا ئەمە شەرمادەیەکی شیمیاییە تۆ بەکاریهێنی چەند زیاتر بەکار هاتبێ ئەوەی بەڵام ئەوەی کە تێبینی کراوە زیاتر ئەوەی من تێبینیم کردووە کەمتر ئەو حاڵەتە شەویلگی خوارەوە گەر دەرزێکە شوێنی خۆی نەگرێ ئەو حاڵەتە دروستە بێ یان دانەکە ئیلتیاب و جەراعەتێکی زۆری هەبێ دانەکە بەنج نابێ بەنج نایگرێت بەخشەمە پرسیایترم نەماتەوە هیچ نەماوایی ماشەڵڵا هەموو شتەکانی باس سپاس بۆ دکتۆر ئالانتا سپۆری نەشتەگری چاندنی ددان یخوا بەخێر بێ سپاس بۆ دەستان خۆش ئازان دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاتان لێ بێدازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سی گەوهەر کاک شێخ دەچین و لای شێفەکەم ئەمزانین ئەم خواردنی کە دروستی کردو ئەڵبەتە ئەو خواردانی کە دروستی دەکات ئەو کەسانی کە دەیانوێت سوودمەند بنەوە چۆن دروست دەکرێت بە باشەکە ئێمە ئێوارێک گوێ بۆ بگرن بۆ سبێ ئێوانیان کاتێکی کە تەطبیقی بکەن ئامادەی بکەن حاضری بین بۆ خزمەت لە خزمەتانە فەرمون وا بەرەو تاو بوونەوە لە خزمەتان فەرمون خواکەوتە بە سەرچاوە خێربێنەوە گەشتی چی تاو بوونین لەوان خواردمشتەکان تێکەین حەزیکەین باشە تۆ حەزە لە زەڵاتە هەیە پەنیری تێمە قەت نایخۆم خۆم وەڵا خۆشە شکە تامیکی جیاوازیاتی وایە کە ئەم پەنیرەش تایبەت بۆ زەڵات زەڵاتێ بڵێ تایبەت بە زەڵات ئەمە سوبەکەمانە ئەمە سۆبی ئەمڕۆ چییە؟ سوبی ئەمڕۆ بڕۆکلیە لەگەڵ پەتاتە و گێزەرە شتێکی زۆر هەموو ڕۆژێک تۆ بینی لەگەڵ گێزەرا زۆرە گێزەر ئەوێ بەردەوام تایبێت چکە تا شتێکی لە زەڵاتەکانیشتا هەیە بەڵام لە زەڵاتەکانیش هەیە زۆر شتا هەیە کاک شێخ ئەم میوانە میوەکەی بە شازێکی دیکە ڕازانوەتەوە سێوەکە جوانە زۆر جوانە ئەمە بە چش ئینەکە ژیان ئەم شکڵی دادناوە تقریبان ئەگەر دوو بێت و ڕێشکێتە ئەو دوانە ئەبێتەوە بەهین تقریبا شێوازێکی قازێکی تا توانی بکەی بە قاز توانی بکەی بە ئەنو عشی لە دروستەکە ئیشەڵا لە بەرنامەی دروستە تقریبا ڕەسامیشە یعنی کەسێک شێ دوای ڕەسامیش بێت چی دوایە
خۆنەکەیتیشمان حاضر بووە دەیکەین ببینین لە ئەو پێگاتانی خۆراکە بۆ منە گۆشتەوە بە چەندین شێواز دروستەکرێ قارچێک ماسی ئەمانە چۆنیە مەسەلەن هەڵبەت ئێوارەیەک بە قارچێک وەبزان خواردنی زۆر خۆش دروستەکرێت ئینشەڵا بە تەمام لە بەرنامەی داوە چەندین خواردنی تر دروستکەین ماسی قارچێک هەم خڕنابی بڕوکلی لەناو فرنا بە شێوازێکی دایت بەکاری بێن ئینشەڵا بەوانی کە کیتۆ بەوانکە کیتۆکەن بەڵێ کیتۆکەن و کیتۆ جیاوازە و دایت جیاواز بەڵێ دایدەوەی کە وەرزشەوان پێ وەرشەوان ئەوانی کە کیتۆکەن ینی وەرشەکەن لەگەڵە بەڵام چییە ینی زیاتر چاوریەکان نەخۆن ئەوان بۆن دووک بەکارێنن خواردنەوەن هەیە تایبەت دروستکردن هەیە بەڵێ بێ زۆر چاور بێ بێ زۆر چاور بێ بەڵێ زۆر ینی دووک بێت مەسەلەن دووگی تیا بێت خواردنانی کە ئیخۆن ئەم بۆ کیتۆ بەڵێ بۆ کیتۆ زۆرێکە ئێساخانی گرنگیە بۆ جۆرە خواردنان برنجەکەمان چییە شەرنەریوان برنجەکەمان بە برنجی دۆفینسی کردومانە بریانیەکی قاوەیە گوێزمان تێ کردووە کشمیشە بایامە هەروە بێتەوە بەزالیایە لەگە جێزەرە پەتاتە ئەمانەی تیا سەرە خۆش بێ چیترم بیر بوو باسیکەی بۆ ماشێف کات لە کاتی خواردن چەند کاتە خیانەیە بە گوێرەی خواردنەکانەیە چی بە گوێرەی خواردنە ئەسا مەسەلەن زۆر جار تۆ برنجێکتەیە برنجەکە سەری مەسەلەن برنجەکە سەر دواتر لە ماوەی چارەکە 20 دقیقە پێ بە برنج یا مەسەلەن سوبێک سوب ئاسانە سوبەکان زۆر ئاسانن لەوانچێ لە مای چارەکێکات پێ بگات 10 دقیقە پێ بگات سوبەکان بەس ئێستا خواردنیشی ناو فڕن ینی ئەوێت بەڕاستی ینی 5 دقیقە بۆ 10 دقیقە ئەوێت بەدەسەوە هاتن و دەسا و پلو ئەمانە لە شێفا گرنگە ینی شێف هەیە کە خاوخریش بێت و ئیش لەڕوا بەڵێ هەیە خۆ تۆ نیت بخوا تۆ ماشەڵڵا سەریع وەڵای من لە ماوەی ئەو 2 ساعەتەیان خواردنانە حازرەکەم بە ئاماژەکەتان زۆر باشە هەم ڕازانەوە هەم ڕازانەوەکە بە قەو هینەکەی پێچێت ڕازانەوەکە کاتێ وەڵا بە حەقەت ینی هەموو ئەوانش کاتیان نوێ شەکاتیە بەڕاست بەس خۆیان کە شێخ تەکنیکەکەیان وایە مەسەڵەن ئەوانە ئامادە ئەکای خاتە فڕنەوە و دێت کە دەستکەم بەزەڵاتە دەزەکە بەزەڵاتە زۆر وەختی بۆ گەڕێتەوە بەڵێ بەڵێ وەختم بۆ گەڕێتەوە ئەگەروانە بێت فرێن نەگەێت چاوەڕێ بکەین لە کڕینی گۆشت و مەسەلەن ماسی ئەوانەیە کە خۆتان بیکڕن ئەزان تەوان کام گۆشتە ناسکەیان کام گۆشتە بۆ ئەم گۆشتە مەسەلەن بۆ فلانش دەبێ ئەمە بۆ فلانش ئەبێت زانی چۆن ئێستا زۆر جار بۆ کوڵانی زوو ئەگەر توێ زوو بکڵێت حەبل بەکارێنین ئێمە یا مەسەلەن دەست ئەمانە ناسکترێکن کار خەڵک بەعام پشتەمەغزی پێ پشتە مەغز بەڵێ بەکارێنن پشتە مەغز هیوایە سا بۆ ناو شلە من ملم پێ خۆشترێکە بە ناو شلە یان سنگی حیوان بۆ تامەکەیت یا بۆ لەتکردن بۆ تامەکەشێتی و بۆ ینی گەورەتر دیارە بە ناو شلەکە ینی هەمووشتی هەر ڕکلامی وێزانی لێ هەمووشی ڕکلامێ ئەمە جارە ڕازانەوەی ماوە برنجشتە ئەو ئێوە هاتن خەریکی ڕازانوی ئەمەش بووم ئەوم بڕازێن انشاءالله بإذن الله زۆر باش وڵای انشاءالله خەریکی بە انشاءالله زانین ئەگاتەوە چی خۆشیان خێر بێنەوە کەمێک کاسڵان ناوە بۆ دوعاکان کاشێک تا ڕێی تۆ تا چەند گرنگە لە ڕەمەزاندا کات بە فیرۆنە درێنی کات زۆ گرنگی پێ بدرێ بە بەراورد بە ڕۆژەکانی دیکەی ڕەمەزانیانی ئەو مامۆسانی کە بانگمان کردو چەند ڕۆژی ڕابردانی زۆ تەرکیزەکەنەوە کە زۆرترین ئیبادەت یانی زۆرترین کات با بە ئیبادەت و پەرستش بێت بە تا چەند گرنگانی و بەشاد لە شازەکان جەدوەل بۆ خۆمان دابنین کە مەسەلەن لەم کاتەیە ختم بکەین لەم کاتەیە ذیکر بکەین ئەمە تا چەند گرنگە بەڵێ شتێکە بیرخستمەوە کاک دانیار بەڵێ مامۆستا شێخ محەممەد علی قەرداغی نووسری گەورەی کوردمە زانای گەورەی کورد کە خۆی گەورە تەمەنی باقی کا لەسەر خێر کتێبێکی جوانی هەیە کات لە ژیانی مسلمانە جا لە پێشەکێکیە شتێکی نووسی و جوانە هەر بیرمە دایمە هەڵی کاتی خۆی لە بەغا وا مەشهور بوو لە بینی چایخانەیەک و چایخانەیەک ترا چایخانەیەک هەیە یعنی زۆر بوونی چایخانە دلیلە بەوەی کە خەڵک بئیشە بەتاڵە گەنجێک شتێکی بۆ گەڕام بووتی ڕۆژێک لەگەڵ ئافرەتێکی ئەجنەبیا بووم کە هات بۆ کوردستان وتی لێکێک لەم شارانەی خۆمانە کە هات بەسەر جادەکە بە سیارەکە ڕۆشتین کە ڕۆشتین خەڵگەونی هەر عادەتەن خەڵکی خۆمان بە زۆری ئێواران بۆ پیاسە و بۆ بێتاقەتیە چێ سەر جادەکە وەسێم
وتی ئەوە خەڵکە چی ڕوویاوەوە ساوت وڵا هیچ ڕووی نێوە وتی ئەی بۆەوە سن تێ ناگەی هەرچەند بەکە تێ ناگەی یعنی چۆن ئەوەنە کاتیان هەیە خەڵکە ئاوا نەمەزاهرەیە نە هیچ ینی ئەوە سێ چیەک جا کات بە حەقەت یەکێک لە بەرەکەتەکانی ڕەمەزانەوەیە ئەوەنە هاندان هەیە لە ناو ڕەمەزانە کە کاتێ بە فیڕۆمەدا لەدەستێ دەرەچێت هەرم ڕەمەزانەیە نەوانەگەیتە ڕەمەزانەکەی تر فریای خۆت بکەوە شەوەکانی قەدر لە بەردەمتایە اینجا ڕەمەزان بۆ خۆی یعنی ئیسیعدادێکی ئەوێت کە تا بگاتە ئەو ئاستەی ڕۆحە چێژەکەی لێ بکات چێژی لێ بکات چکە وەختێ ڕەمەزان و عیبادەت و قورئان خوێندن نەگاتە ئەوەی کە ئینسان هەست بە چێژی ئیمان بکات زۆر ینی زۆر ڕۆتین کاردانیار لەبەرەوە ئەم تشجیع و ئەم پاڵنەرە زۆر بەهێزانە کە لە ناو ڕەمەزانە هەیە وات لێکا کە قیمەتی کات بزانی وات لێکا دوای ڕەمەزانیش زۆر کاتەکانە بە فیڕۆ نەدەی چکە ئەوەنە باسی ئەو فەرمودانەمان بیستووە کە لەش ساغیە ئاگات لێ بێ هەموو کاتێ لەش ساغ نییە ئیسا هەر تۆ باسی دانەکرد کاکدانیار یعنی ئینسان جاروای یەک دانی ئێشێت بزانە ئیتر حوسڵەیەکی نییە سەر ئێشەیەک ئینسان لە هەموو چالاکیەکە خات هەین تااقەتی هیچ شتێکە نامێن تااقەتی خوێندنەوە نامێنێ چاوکەزیەک یعنی دنیای مەشاکل بە دوای خۆیان هێنێ سەردانی دکتۆرێک دنیای کاتە ئەبا لەبەرەوە لە لەش ساغیە چەندێ گرنگە تۆ ئاگال لەوە بێ کاتەکانی بە فیڕۆنەدەی لە گەنجێتیە کۆمەڵە شتەکرێت دوایی تااقەتە نامێنێ لە پیرێتیە لە کامڵ بوونە حەز لی نامێنێت توانات نامێنێ ینی ئەو شتە بکەیت بە هەمان شێوانی ئەو مەجاالانەی تر کە بڵین لە دەوڵەمەنیە لە پارەداریە کۆمەڵە شتەکرێ بەس لە فەقیرە ناکرێت کەواتە ئەمانە هەمووی هاندەرە بۆ ئەوەی کە بەڕاستی کاتمان بە هیچ جۆرە بە فیڕۆنەدەی ینی ئەسڵەن کات ئاڵتونە کەمە بڵی ئاڵتونە هێنە قیمەتی کات هیچ شتێک نییە بەرامبەر بە کات بێ لە پرسنەوەشمان هەیە لە ڕۆژی دوای ئینشاءالله خۆی گەورە یارمەتی دەرمان بێم ڕەمەزانە جار لە هەوە مهمتر کاکدانیار ئەوەیە کە چەندێ مهمەی سێمە کاتی خۆمان بەزایە نەدەین ئەوەنە مهمە ئەو بینەری کە دانیشتۆ بە دیارێمەوە کاتی ئەو بەزانەین یعنی شتێکی زۆر بە سوودی پێشکەش بکەین چەند حیفەیسە تۆ کەناڵێک شتی خراپ پێشکەش بکات چەندی فەرقە لەگەڵەوەی کەناڵێک کە سوپاس بەخواک و پەیام کە شتی باش پێشکەش بە خەڵکەکە لەبەرەوە بەڕاستی کاتی خەڵکیش مەسئولیەتە لەسەر شانی ئێمە لە ڕۆژە قیامەت ینی بە هەزاران کەس تۆ سەیری تۆ کات نەک ئێستا دوایی لە سوشیال میدیا کە بڵاو بێت و کاتێکی تریژی خەڵکە گرێ لەبەرەوە هەمووی مەسئولیەتە بۆ قیامەتی ئێمەش خۆی گەورە ئیدایەتمان داوای یارمەتی دەرمان بێت کاتەکانمان بە عیبادەت و بە پەرستش ئینشاءالله ببینە سەر کاک شێخ تۆ ئینشاءالله دوعاکان دەخوێنیت و لێرە شۆ کۆتایی بە بەرنامەکەمان دێنین ئازان و خۆشەویستانمان تا بەرنامەیەکی دیکەی سی گەوهەر لە ئێوارەیەکی دیکەدا بە خزمەت ئێوەی ئازیز دەگەینەوە لە خۆی گەورە دەپاڕینەوە کە ڕۆژوو تاعاتی هەموو لایەکمان قبول بکات ئینشاءالله ئەم ڕەمەزانە بێتە هەوێنێک بۆ لەش ساغی هەموو لایەکمانەوە بە تایبەتی و کەسانەشی کە نەخۆشن ئینشاءالله تا بەرنامێکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين يا رب خوايجان لم ششم روجي مانجي بيروزي رمضانا لتبارينوا عفو مانكا لهمو ساعات وهمو كات وهمو شركيكا لتبارينوا عفو مانكا يا رب خوايا مرۆڤەکانن کە بێزارە بن لە دووبارەکردنەوەی شتەکان تۆ پێت خۆشە کە عەبدەکان زوو بپارێنەوە لە تۆ یا ڕەبی فێری دوعا و مناجات و پارانەوە لە خۆتمان بکە نزیکمان کەرەوە لە خۆت وەختێ نزیکە بینەوە لە تۆ زیاتر مناجات لە خزمەتی تۆیە ئەکەین و زیاترە پاڕینەوە لە تۆ عەفومان کە یا ڕەب داوای عەفو و مەغفرەت ئەکەین یا ڕەب عەفومان کە و لێمان خۆش بە بە ئیمانی کامڵەوە بمان گێڕەوە بۆ لای خۆت یا ڕەب یا ڕەبی بەبێ ئیمانی
بەلاوازی بە زەعیفی بە غەفڵەت و بە بێئاگایی نەگەڕێنەوە بەلای تۆ ئیلاهە العالەمین هەموو ئەو خوشک و برا ئیماندارانی کە ئێستا ئەپاڕێنەوە لە تۆ بە تایبەتی کە لە دەوری ئەم بەرنامەیە حەڵقەیەکی زیکری گەورەیان دروست کردووە و خۆتیان بینی ئێمە نازانین کێن خۆتیان ناسی ئێمە نازانین دوعاکانیان چییە خۆت ئەزانی یا ڕەب ئێمە نازانین چەنە پێویستیان بە وەڵامی دوعاکان هەیە ذاتی گەورەی خۆتە زانی یا ڕەب ئیلاهە العالەمین دوعاکانیان ڕەت مەکەرەوە سەرجەم دوعا و پاڕانەوەکانیان گیرا بکە ئیمانیان سەلامەت بکە مناڵەکانیان ساڵح بکە کێشەی خێزانیان مەهێڵە شیفای نەخۆشەکانیان و نەخۆشیەکانیان بدە سەرفرازیان کە عاقیبەت خێریان کە و ئەو دوعایانەش بۆ ئێمە و بۆ نەوەکانمان و بۆ خێزان و بۆ خوشک و برا ئازیز و خۆشەویستەکانمان و بۆ کەس و کار و خزمەکانمان یا ڕەب بۆ سەرجەم بینەران و ئازیزان و دۆست و خۆشەویستەکانمان بۆ سەرجەم بینەرانی ئەم بەرنامەی سیگەوهەرە یا ڕەب العالەمین بۆ سەرجەم ئیمانداران و مسلمانان الأحياء منهم والأموات خوایە لە ئێمە و لە هەموو مسلمانان خۆش بە ئەوانەی زیندون و ئەوانەیشی کە مردوون ئەوانەی کە گەڕاونەوتەوە بۆ لای تۆ یا ڕەبی خوای گیان لەو چاکە زۆر زۆر بێشمارەیە بەشدارمان کە هەموو ڕۆژێ بیرمان بێ بۆ سەرجەمی مسلمانان و بۆ ئیماندارانی مردوو زیندوو بپاڕینەوە بە تایبەتی مردوەکانمان کەسە نزیک و عەزیز و خۆشەویستەکانمان دایک و باوکەکانمان ئەو کەسانەمان کە وەفاتیان کردووە و گەڕاونەتەوە بۆ لای تۆ ئێستا چاوەڕوانی دوعایەک خێرێ چاکەیەکن کە لە نەوەکانیان دەستیان بکەوێ ئیلاهە العالەمین لە باشترین کاتا لێتەپاڕینەوە لێیان خۆش بە ئەگەر ناڕەحەتیەکیان هەیە لە حەیاتی بەرزەخا لەسەریان لابەرە ئەگەر عەزاب و سزایەکیان هەیە مەی هێڵە لە سەریان یا ڕەبی پلەیان بەرزکەرەوە لای خۆت فیردەوسی عەلا و شوێنە بەرزەکانی بەهەشتیان پێ ببەخشە ڕەزامەندی خۆتیان پیشان بدە فریشتەکان سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خۆیان بەسەرا ببارێنێت و سەلامی ئێمەیان پێ بگەێنێت لە پێش هەر هەمویانەوە حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم سلام و صلاة و صلاواتی زۆرمان بۆ ڕوحیانەتی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بۆ ئال و بەیتی بۆ ئەسحابەکانی بۆ هاوڵانی بۆ تابعین و بۆ تابعی تابعین و بۆ هەموو خواناسان و دۆستانی خوا ئیلاهە العالەمین زۆر زۆرن ئەوانەی ئەپاڕێنەوە لە تۆ دوعاکانیان گیرا بکە هیچ لە خەزێنەی پڕمەرحەمەت و میهرەبانی تۆ هیچ کەم ناکات وەختێ دوعای ئەم هەموو خەڵکە موسڵمانە قبول بکەیت لەم ڕۆژە مبارەکەیە لێتەپاڕینەوە بەر ڕەحمەتی ئەم دەڕۆژەی مانگی پیرۆزی ڕەمەزانمان بخە بەر مەغفیرەتی دەڕۆژی ناوەڕاستمان بخە بەر عتق من النار و گردن ئازادی کۆتایی ڕەمەزان و بمان کە بەو کەسانەی کە لە جەژنا عەفوت کردوون یا ڕەب هەموو کاتە پیرۆزەکان و هەموو کاتە بە نرخەکانی ئەم مانگە پیرۆزەمان بە نەسیب بکە بە عیبادەت و بە ئیخلاس و بە تەقوا و بە ساڵح بوون یا ڕەبی خوای گیان شەوقی قورئان خوێندن و شەوقی نوێژکردن و شەوقی عیبادەت و زیکر و تاعەتی خۆتمان تا زیاد بکە شەوقی بەخشین و شەوقی لاکردنەوە لە هەژاران و کەم دەرامەتانمان تا زیاد بکە ڕزق و ڕۆزیمان زیاد بکە ئەم وڵاتەمان ئاوەدان بکەرەوە جارێکتر بە عیبادەت و دینداریەکی باش یا ئەرحەم الراحیمین وەکو پێشینە باشەکانی ئەم وڵاتە و باو باپیرانی خۆمان فێری ئیخلاس و دامەزراوی و ڕازگۆیی و خزم دۆستی و نزیکی و خۆشەویستیمان بکەرەوە یا ڕەب یا ڕەبی خوایە نەوەکانمان و نەوەکانمان و نەوەکانیشمان ساڵح و دیندار بکە یا ڕەب خەمی ئەوانیشمانە لەگەڵ خەمی خۆمانە هیدایەتی هەمومان بدە چونکە هەمومان
ليك روجا لمحشرا كوبين وإله العالمين همو تمنكان وهمو زمانكان وهمو كاتكان ليك شوينا زليل داما وبين إله العالمين لو روجا سرفرازي وعزة سربرزي من بي ببخش يا رب شر مزاري بارقاكي خوت من مكا شر مزاري سركشان وبيوان من مكا شر مزاري پردي صراط وترسين راوكاني سر پردي صراط نبين إله العالمين لو كسا نبين كبيك هنگاو حفتا هزار كسش نبهشت إله العالمين إيمشي تيابين حفتا يكمو دوهمو سيهمو چوارم إله العالمين حفتا كأشنجور إله العالمين سرجم آزيز خوشويستكان مانو مسلمانانو بەتایبەتیش ئەم ئازیز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام لەو گرۆهە قبول بکە و دوعاکانیان گیرا بکە دوعای هەموو لایەکمان قبول بکە و عەفومان بکە هیدایەتمان بە یا رب العالمین زیاتر هیدایەتمان بە یا ربی خوای گیان هەتا بانگە فەرمێ ئێمە دوعا بکەین و بپاڕینەوە ئیلاه العالمین تۆ دەرگای دوعاکان داناخەی دەرگای مەحشەر و دەرگای شوێنەکانی کە دوعای تیاگیرە ئەبێت و دەرگای عەرشی عەزیمە هەرگیز داناخەی یا رب العالمین ئێمە بەردەوام فێریەوە بکە کە بە بەردەوامی بپاڕینەوە چونکە لە ناو مۆخی عیبادەتین وەختی لە تۆ پاڕینەوە ناو کرۆکی عیبادەت ئەم دوعایانەیە ئازیزانم با زۆر لەخوا بپاڕینەوە مناجاتمان زۆر بێ لە خزمەتی خوایە ساعاتێکی دیاری کراو کاتێکی دیاری کراو نییە بڵێ لەو کاتیان نابێ دوعا بکەی تەنانەت دەستنوێژت نییە هەر جۆرە وەزعێکت هەیە لە هەموو کاتەکانە بەڕاکشانەوە بە پێوە بەڕۆشتنەوە لە ناو سەیارەیە خەریکی کاری دەست بەرزەکەیتەوە دەست بەرز ناکەیتەوە لە ناو کرۆکی دڵتا دوعا هەبێت باشترین عیبادەت و باشترین سوژدەیەک کە زۆر شایستەیە عەبدەکان بەردەوامی ئەو سوژدەیان هەبێت بریتیە لە دوعا و پاڕانەوە بە بەردەوامی خۆت فێری دوعا و پاڕانەوە بکە و زوو سەرێ هەڵبڕە بۆ ناو هەورەکانی ئاسمان و بپارێڕەوە چونکە هەزاران و ملیۆنەها مەلایکە لەوێیە چاوەڕوانن لەگەڵ کەسێکە بینن کە ئەپاڕێتەوە لە ناو سیارەکەی خۆیان لە ناو مەتبەخەکەی خۆیان یەکسەر مرحمت و مهربانی خوای گەورە لە ڕێی مەلایکەکانەوە ئەبارێت بەسەریانە و ئامینی فریشتەکانی خۆیان بە نەسیبە بێت لەبرەوە لە هەموو لەحزەیەکا با لە خوای گەورە بپاڕینەوە خوای گەورە عەفومان کە و لێمان خۆش بە هەموو دوعای ئەم ئازیز و خۆشەویستانەی کە داوای دوعایان کردو و بەتایبەتی لەم کۆتایی بەرنامەی سیگەوهرە و لە نزیکی بانکی مەغریبا داوا لە تۆ ئەکەن و داوا لە ئێمە ئەکەن کە بۆیان بپاڕینەوە خوایە داوا و مەطلب و دوعا و پاڕانەوە و نیزا و داماویەکانیان یا رب العالمین قبول بکە و وەری بگرە ڕزق و ڕۆزیان بە و هەموومان بن مرحمت و سۆز و میهرەبانی خۆت بخە اللهم آمين 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 يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته